سڵاوی خۆی گەورەتان لێبێ وەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ با کۆمەڵەیەک بڕگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سووری و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا. سڵاوی خواتان لێبێ عزیزان و خۆشەویستانم بینەرانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین چەپکە گوڵی ڕێز و خۆشەویستی ئەمەتان پێشکەش بێ. ومێ دەکەین بڕگە و بابەتی ئەم ڕۆژمانجەی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبوڵ و وەرگیراو بێ. کەمبوونەوەی تاوان لە ڕەمەزاندا و کاریگەری ڕەمەزان لە کەمبوونەوەی تاوانە کۆمەڵایەتیەکان و تونند و تیژە خێزانیەکان لە کۆمەڵگەدا تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە تایبەت لە شاری هەولێر و کە وتەبێژ بەڕێوەبەری پۆلیسی هەولێر میوانی تەوەری یەکەمی بەرنامەکەمانە بێ. هەروەها کاریگەری ئەو حەبوو دەرمان و دەرزیانەی کە بەشێر لە خەڵکی بۆ خۆقەڵەوکردن یا خۆزەعیفکردن بەکاریان دەهێنن تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری دوو بەڕێز کە یەکیان سپۆڕی بواری خۆراکە یەکیشیان بەڕێوەبەری پرۆژەی ماڵی تەندروستیە. هەروەها تەوەری سێمی بەرنامەکەش بریتە لە بەرگەی کابانی ماڵ کە ڕۆژانە خات و فەزی لە جەمال پێشکەشەکە لەگەڵ کۆمەڵێ بەرگە و بابەت و زانیاری هەمە ڕەنگ. پێش هەموو شت دەچینە لای مێژوە گرنگەکانی ئەمڕۆمان. 28 پێنجەی ساڵی 632 پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت سوپایەکی گەورەی مجاهیدانی بەسەرکردایەتی ئوسامەی کوڕی زەیدی کوڕی حارسە ڕێک خست و بەرەو سنووری نیوە دوورگەی عەرەبی ناردی بە مەبەستی پاراستنی خاکی موسڵمانان لە دەستدرێژی ڕۆمەکان و فەرمانی پێکرد بڕواتە تۆڵەی زەیدی کوڕی حارسی باوکی بکاتەوە کە لە موئتە شەهید بوو. شایانی باسە ئوسامە یەکێک بوو لە فەرماندە زۆر گەنجەکان و پیاوانێکی وەک ئەبوو بەکری سدیق و عومەری کوڕی خەتاب و عوسمانی کوڕی عەفان و پیاوە پیرەکانی سوپای ئیسلام لە ژێردەستیدا بوون. ئەوەش ڕۆڵ و پێگەی گەنجی دەردەخست لای پێغەمبەری پێشەوە. بەڵام بەهۆی نەخۆشکەوتن و پاشتر وەفاتی پێغەمبەری خودا صلی الله علیه وسلم سوپاکە لە ژیانی پێغەمبەری پێشەوە بەڕێ نەکەوت و یەکەمین کاری پێشەوە و خەلیفە ئەبوو بەکری سدیق ناردن و بەڕێکردنی بوو. بەڵام داوای لە ئوسامە کرد کەوە عومەری کوڕی خەتابی پێ بداتەوە لە ڕاوێژ و کاروباری دەوڵەتەکەیدا سوودی لێ ببینێت ڕەحمەتی خۆیان لێبێت. 28 پێنجی ساڵی 1524 لە دایکبوونی سوڵتان سەلیمی دووەمی عوسمانیەکان. 28 پێنجی ساڵی 1999 نمایشکردنی دووبارەی تابلۆی بەناوبانگ دوانان خواردنی ئێوارەی تابلۆکێشی بەناوبانگ لیۆناردۆ داڤینچی دوای 22 ساڵ لە چاکسازی تێداکردن و نوێکردنەوەی. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست لە هەولێر چەندین جۆر باڵندە نمایش کراوە کە لەم بارەیەوە پەیامنێرمان ئیمران ئەمیر راپۆرتێکی بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە بینەری بین. کۆمەڵی بەخێوکەرانی باڵندە نمایشێک ئەنجام دەدەن بە بەرهەمەکانی کوردستان. بە 6 جۆرە باڵندە و نزیک 200 باڵندە نمایشەکە ئەنجام دەدەن. ئامانجیان ڕازاندنەوەی ژینگەی کوردستانە بە باڵندە کێویەکان. ئەم پێشەنگایە کۆمەڵی بەخێوکەرانی باڵندە لقی هەولێر بەخێوکەرانی باڵندە لە هەولێر ئەم کاریان ئەم نمایشان ئەنجام داوە. ئەم نمایشە بریتە لە بەرهەمی شاری هەولێر کە لەگەڵ یا چەند ژمارەیەکی کەم لە شارەکانی کەشەوە هەر بە بەرهەمی کوردستان بەشداریان کردووە. 6 جۆر باڵندە بەشداری کردووە کە ئەم باڵندە ئەم 6 جۆرە هەرێکە لەوانە پۆلۆ نەکرێت بۆ چەندەها زۆر کە بەشداری کراوە هەمووشی بەرهەمی کوردستانن بە ئاڵقەی خاچی کوردستانەوە بەشداری ئەم نمایشیان کردووە. چەند جۆرێکی فینشەکان نمایش کراوەکو زێبرا فینش، فیشەر، غەندور یعنی ڕۆز و فیشەریش کە دووشی غەندوری پێوترێ بەشداری کردووە. هەروەها کەناری بەشداری کردووە، چەند باڵندەیەکی کێوی بەشداری کردووە، هەروەها چەند بڵین بادجی بە چەند جۆرێکیەوە بەشداری کردووە کە بە هەموو توانین بڵین 6 جۆر باڵندەی بە پۆلێنی گەورە ئەکرێت بەشداریان کردووە کە ژماریان 200 باڵندەیە. چەند ساڵێک و نەوع باڵندەکمان بەخێو کردووە. ئێستا تقریباً
6-7 ساڵە جۆری کەناری بەخێو دەکەم باڵندە لە سروشتە هەموو شتەکانی کە پێویستی پێیتی خۆی دەیدۆزیتەوە خۆی بۆ خۆی پەیدای دەکاتن ئێمە کە دەیگرین و لە ناو قەفەسی دادنێن ئەوە بێگومان دەبی حەق و حیسابی ئەوە دەکەوتە سەرشانی ما ئەگەر کەم و کوڕیمان هەبی ئەوە لەلایەنی ئاینەوەش لەوانەیە گوناحمان بگاتێ و چکەمە خەترمان لەو باڵندەیە کردووە کە لە ناو قەفەسماندانە پێویستی بە زۆر شت هەیە دەبی بۆی دابین بکەین یەک لەوان مەسەلەن ئەو ئاوەی کە بۆی دادنین پێویست وایە هەموو ڕۆژ ئەو ئاوەی خاوێن بی بۆی دانین چۆن بۆ خۆمان ئاوەی پیس ناخۆینەوە بۆ ئاوەی پیسیش بۆی ئەو دانەندرێتن مەسەلە هەفتەك جارێک نەیگۆڕی هەموو ڕۆژە پێویستە ئاوەکەی بۆ بگۆڕی ئاوەی خاوێنی بدەیە وە خواردنی شەیە و خواردنی تەواوکەری شەیەوە ئەبێ بیدرێتێ شارەزاییەکی بواری پەلەوەریش پێی وایە بەهۆی تێکچوونی ژینگە و ڕاوکردن بەشێکی زۆری باڵندە کێویەکانمان لەدەستداوە و پێویستە یاسای قەدەغەکردنی ڕاو لە پەرلەمانی کوردستان دووبارە کارا بێتەوە ژینگەیەک یعنی کوردستان دوای ئەوەی کە تێکچوونێکی باشی بەخۆدی تو یان تاسیری لەستە باڵندەکانیش کردووە و زۆربەی باڵندەکان بەوەی پیسبوونی ژینگەوە بەڕاستی نەک تەنانەت پیسبوونی ژینگە با بڵێن ڕاوکردن ئەی سەبەبی گەورەی ینی لە ناوچوونی باڵندەی ئێستا کە لەم کاتەیە با بڵێن چونکە باڵندەیەکی زۆر ڕاوەکرێ بەبێ ئەوەی جێدان بە هیچ یاسایەک ئەم ڕاوکردنە بەڕاستی قەڵاتچۆکردنی باڵندەیە نەوەک ڕاوکردنێکی یاسایی یان ڕاوکردنێکی بۆ حەزی مرۆڤەکە بێتن ڕاوکردنێکەکەوە بە ڕێژەیەکی زۆر بێچوو دایکە و باوکێ و باڵندەیە ئەگرن هێنە بازار ئەفرۆشن بە نرخێکی زۆر کەم کە ئەم ڕاوکردنەوەکە باڵندەی چێوی بە هیچ زۆرێک لە کوردستان نەمێنند و کەمپینی ئەم پێشانگایە یەکەم کاری ئەوەیە کە نەهێڵێ باڵندەی چێوی بە هیچ زۆرێک ڕاو بکرێت یان بتوانین هەر لەم پێشانگایە کەمپینێکمان ڕاگەیاندەوە کەمپینی دژ بە ڕاوکردنی باڵندەی چێوی و بۆ خڕکردنەوەی واژووی هەموو بەخێوکەران بتوانین ئەم واژوانە بنێنە پەرلەمانی کوردستان ئەم یاسایی پێ نوێ بکەینەوە ئەم یاسایی پێ زیندوو بکەینەوە بتوانین مەفرەزەکانی پۆلیسی ژینگە بتوان لەگەڵمان بێن لەگەڵ کۆمەڵی بەخێوکەرانی باڵندە لقی کوردستان لقی هەولێر بێ لقی سلێمانی بێ کەرکووک دۆک هەموو پارێزگاکان لەگەڵمان بێن بۆ ئەو شوێنانەی کە باڵندەی چێوی لێ ئەفرۆشرێیان ڕاو کراوە بتوانین بیانگرن و سزایان بدەن یان ئاگاداریان بکەنەوە چونکە بەڕاستی باڵندەی چێوی سامانێکی نەتەوەیە سامانێکی نیشتیمانیە بەخێوکردنی باڵندە لە هەرێمی کوردستان حەز و ئارەزوێک بوو بەبێ ڕێخستن بەڵامەوەی جێگەی دڵخۆشیە کۆمەڵەیەکی تایبەت بە باڵندە و پەلەوەر دروست بووە کە ئامان زیان پاراستنی مافەکانی باڵندە و پەلەوەرە لە هەرێمی کوردستان ئەمەش یەکەمین نمایشی باڵندە بوو لە هەرێمی کوردستان و لە پایتەختی کوردستان ئەنجام درا ئیمران ئەمیر تایبەت بە پەیامی ڕۆژ لە شاری هەولێر وڵە بینەرانی عزیز سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین لەبارەی فیلەوە فیل گەورەترین گیانداری وشکانیە لەسەر زەوی پێستێکی چرچ و لوتێکی درێژ و گوێیەکی پان و چاوانێکی مەست و نەرمونیانی لە سیفەت و خەسڵەتە دیارەکانی فیلن بە شێوەیەکی گشتی لە دنیادا سێ جۆر فیل هەن فیلی ساڤانای ئەفریقایی و فیلی دارستانی ئەفریقایی و فیلی ئاسایی فیلی ئەفریقی ببورن فیلی ئاسیایی فیلی ئەفریقی گوێیەکی پان و شۆڕی هەیە و فیلی ئاسیایی گوێی زۆر بچووکن با بەراورد با فیلی ئەفریقایی لە ئێستادا بەهۆی دەستی مرۆڤ و تێکدانی ژینگە و ڕاوکردنەوە ڕێژەی فیل زۆر کەمی کردوتەوە شفرەی فیل کە بە شێوەی دوو شمشێردایە و لادەمیەوە بۆ بەردەمی درێژ دەبن پارێکی زۆر دەکات و ئەوە ژوای کردووە ببێتە جێی تموحی ڕاوچی و بازرگانەکان شفرەی فیل بۆ گەلێک شت بەکاردێت بەتایبەت لە دروستکردنی پەیکەر و شتەگران بەهاکاندا بۆ نمونە پەیکەری زیوس کە دووەم سەرسڕهێنەری جیهانە لە حەوت سەرسڕهێنەرەکە کە 450 ساڵ بەر لە زین لەلایەن پەیکەرتاشێکی بەناوبانگ بە ناوی فیدیاز دروست کراوە لە شفرەی فیل و ئاڵتون و مووی بزن دروست کراوە زۆر جار فیل کوێر دەبێت و تەنها بە ئاوازی دەنگی بۆقەکان دەتوانێت بەرەو چەم و کانیاوەکان بڕوات چونکە گوێی زۆر گەورەیە و لە دووریشەوە گوێی لە دەنگ و خوێندنی گیاندارە بچووکەکانیش دەبێت لا دارستاندا زەرافە و فیل زۆر جار هاوکاری یەکتر دەبن فیل بەهۆی گوێیە پان و گەورەکانیەوە مەترسی بوونی دوژمن و دەنگی ڕاوچی و ئاژەڵە درڕندەکان دەدات بە زەرافەش بەهۆی بچووکی گوێی بەڵام بەرزی ملی و چاوتیژەکەی ئاڕاستەی دوژمنەکە دیاری دەکات و پاشتر هەڵدێن بەرەو شوێنێکی ئارام
فیل بە تاکە گیانداردا دەنرێت کە ناتوانێت باز بدات. فیل گیاندارێکی زۆر نەرمونیان و بەهەستە، ئەگەر ئازاری هەبێت یا خەفەت و فیراقێکی بۆ دروست بێ دەگری و بە خوڕ فرمێسک لا چاوەکانی دێت. فرمێسکی فیل جێی ژیان و خۆراکی بەشێک لە پەپولەکانە. جۆرێک پەپولە هەیە دەچێت لە چاوی فیل دەنیشێتەوە و فرمێسکەکانی دەخوات. تەنانەت ئەگەر فرمێسکیشی نەبێت دەچێتە چاویەوە و چاوەکە دەوروژێنێت و فرمێسکی لێدێنێت. مێشکی فیل با گەورەترین مێشکی گیاندارەکان دادەنرێت کە 0.15 لەشی پێک دێنێت کە گرانترین قاوە لە جیهاندا ئەو قاوەیە کە لە پاشەڕۆی فیل بەدەست دەهێنرێت. فیل کە درەختی قاوە دەخوات دەنکەکانی هەزم ناکات و دوای دانانەوەی دەیشۆنەوە و دەیکەنەوە بە قاوە. فیل یەکێکە لەو گیاندارانی کە ددانی زۆر بە ئەستەم دەکەوێت، بۆیە ئەگەر ددانی بکەوێ ئەوە دەمرێت. فیل تەنها لە ڕێیل و لە درێژەکەیەوە خۆراک بۆ دەمی دەبات و ئاو دەخواتەوە و هاوشێوەی فوارەیەکیش ئاو بەلەشیدا دەکات. هەروەها بۆ دەربڕینی خۆشەویستی و ئەستۆزی خۆی بۆ مێیەکەی بالوتەکەی دڵنەوایی دەکات و لوتی هاوشێوەی ئەڵقا لە مل و لوتی مێیەکەی گیر دەکات. واگەر خەفەتێکیشیان هەبێت هەر بەو لوتە درێژەی دەری دەبڕن. فیل زۆر لە مشک دەترسێت چونکە مشک لە کاتی ڕاکردنی زۆر جار خۆی دەکات بە کونی لوتی فیلدا و فیلیش تووشی ئازار و حەساسیەت و تەنگە نەفەسی دەبێتەوە. فیل بە تیشکی خۆر زۆر هەستیارە، لەبەرەوە بۆ پاراستنی پێستی لا تیشکی خۆر دەچێتە ناو زۆنگاوەکانەوە و پێستی خۆی با قوڕاو دادەپۆشێت. فیل زۆر خێران نییە، خێرایەکەی 40 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا. فیل گیاندارێکی ڕۆکخۆرە و لا ڕۆژێکدا نزیکەی 18 کاتژمێر با خۆراک خواردنەوە بەسەر دەبات. بۆیە لەوە چێ لات سیر بێت لە هەفتەیەکدا نزیکەی 1 تەن پیسایی دەکات، بەڵام هیچ زیانێکی بۆ ژینگە نییە و بگرە باشترین پەینە بۆ ژینگە و ڕۆکەکان. ماوەی دووگیانبوونی مێی فیل با درێژترین ماوە دادەنرێت. ئەزان و خۆشەویستانم بەهۆی دواکەوتنی بەهۆی کێشەیە کە لە گواستنەوەی پەیوەندی میوانی یەکەمی بەرنامەکەمان بەڕێز عەبدولخالق تەڵعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەسەر کاریگەری کەمبوونەوەی تاوان بەتابەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دوای گواستنەوەی پەیوەندیەکە لەگەڵ بەڕێزیان باز لە کەمبوونەوەی ئەو تاوانانەوە کەمبوونەوەی جۆری تاوانەکانەکەین بەتابەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە ڕەمەزان کاریگەریەکی خێرا و بەرچاوی هەبووە لە کەمبوونەوەی تند و تیژە خێزانیەکان و تاوانە کۆمەڵایەتیەکان و تاوانە قێزەونەکان لە کۆمەڵگەدا. بێخودی شاعیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە بە شاعیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناسراوە بەهۆی ئەو هەموو لوتف و خۆشەویستی و محبەتەی بۆ پێغەمبەری پێشەوامان لە قەسیدەیەکی بەناوبانگی خۆشیدا بە وەسف و سەنای پێغەمبەری خوادا دێتە خوارەوە صلی الله علیه وسلم کە دەفەرمێ خۆش ئەو دەمەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ، خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەواف ئەکا ڕەواقی تۆ، خۆش ئەو سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ، بە تیکە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ، حەیاتی من ویساڵی تۆ، مەماتی من فیراقی تۆ، بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هارەکە. دەمێکە چاوەڕێیەتی گیان و دڵ و ویساڵی تۆ، ئومێد ئەکا کە دەرکەوێ لە پڕمەهی جەماڵی تۆ، ئەگەر لە ئاینەی منە دەمێ نەبێ میسالی تۆ، شکستە بێ بە بەردی غەم بە جاهی سەحب و ئالی تۆ، کە ئاسمان وەکو زەمین بەوانە ئیفتیخارەکە، خصوص خەلیفەی یەکەم ڕئیسی فیرقەی ئیهتیدا، کە ئەو بوو کردی ڕۆحی خۆی لە ڕێی سەداقەتا فیدا، کەسێک کە پای مبارەکی بخاتە ژاری ئەژدەها، لەبەر ڕەسووڵی محتەرەم نەوەک گەزەندەی پێ بگا، یەقین بزانە کە ئیشی وا لە ئیشی یاری غارەکە. لە پاش ئیمامی نامەوەر عومەر خەلیفەی زەمین، درەختی مەعدەلەت سەمەر چەمەن تیرازی شەرع و دین، نەهەر لە عەسری عەدلیە مەڕە و لە گورگ ئەبێ ئەمین، لە جێگەیە جەنابی ئەو کە بوو ئیتر سەگی لەعین، لە ترسی شێری هەیبەتی بەلورە لور فیرارەکە. لە وەسفی خازینی سوەم یەگانە گەوهەری حەیا،
ئیمامی مەجمەعی ئەدەب خەتیبی منبەری حەیا هەرچی بڵێم خەجاڵەتم لە شەرمی جەوهەری حەیا کەسێک کەدا بخا فەلەک لە ڕێی ئەوە سەری حەیا هەزاری وەک من و مەلەک بە باسی شەرمەزارەکە. ڕەزا و ڕەحمەتی خوا لە بێخودی شاعیر و عارفی گەورەی گەلەکەمان بێ کە لە وەسفی پێغەمبەری خوا و هاوڵە بەڕێزەکانیدا ئەسپی خۆی تاودا و جوانترین وەسف و سەنای پێشکەشکردن. ئازیزان و خۆشەویستانم دەچینە لای ناوڕێک و پاشتر دێینەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و فشاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوێتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام. بەڵە بینەرانی عزیز و خۆشەویست، ئەنجومەنی حاجیاوەی کۆمەڵی ئیسلامی ئێوارەخوانێکی بۆ ئەندامانی خۆی ساز کردووە. لەم بارەیەوە پامنێرمان ڕێناز ئەرسەلان راپۆرتێکی بۆ ئامادەکردین، فەرموون با پێکەوە بینەری بین. صليتي وإلى الرحمات أتيتي يا روح هنا صليتي وإلى الرحمات أتيتي في خير بقاع الأرض في قلب النور مشيتي يا روح هنا صليتي وإلى الرحمات أتيتي في خير بقاع الأرض في قلب النور مشيتي. ئیفتارێکە ئەمڕۆ ئامادەماکەوە گەنجومەنی سواخۆڕنا دیارە ئاماستەیدا ئەوەیە کە ئەو برانە بێکتێشار بین وە کۆمەڵێک نسات و ئامۆژگاری بکرێن و تێیدا هەندێک عیبادەتی و خواپەرسی ئەنجام بدەین. و دیارە لەو ئیفتارەشدا نزیکەی 100 کەسێکمان بانکرد لەو برانی خۆمان لە دەوروبەر بە مامۆستایانی ئاینی و بە ئەندامان و بە پیاوە ماقوڵانی منتیقا و مامۆستایانی قوتابخانەکان و هەموو چین پێشگان تێدا بەشدار بوون لەو ئیفتارەدا. ئێمە وەکو ئەنجومەنی چوارقوڕنەی کۆمەڵی ئیسلامی سەر بە مەڵبەندی پێنجێڕانیە ئەسان بە ئێوارەخوانێک کە بۆ ئەندام و دۆست و لایەنگرانی سنوورەکەمان کە لە ئێوارەخوانەکەدا کۆمەڵێک خەڵکی باش تاڕادێکی باش خەڵک ئامادە بوون. کۆمەڵی ئەندام زۆر جارکەمە لێرە و لەوێ لێک دابڕانێک هەیە بەهۆی ئەو زروفەیە ئێستا تێکەوتوین دابڕان هەیە خەڵک کەمترە کردەبینی، بەڵام لەو ئێوارەخوانەدا هەمووان بە یەکۆ بوونەوە و ئەمانیشمان تێیدا کۆمەڵێک تاعات و عیبادەت بوو کە لە دوای ئێوارەخوانەکەدا وەکو بە زیندوی بمێنەوە ڕابگیرێن و سواز بخوا خەریکین تێیاندا ئەنجام بدەین. ئیمشەو هەستاین بە ئێوارەخوانێک بۆ برایانی خۆمان بۆ برانی دەڤەری چوارقوڕنا. بەڕاستی بە شتێکی پێویستمان زانی ئەو ئیفتار سائیمانە کە ئەبێتە هۆی کۆکردنەوەی کۆمەڵێ برا کە دەمێکە دابڕاین بەهۆی ژیانی دنیاوە بۆی کار و کاسبیەوە دابڕاین، بەڵام لەسەر ئەم خوانە هەمومان کۆبووینەتەوە. ئەوش بەرەکەتی ڕەمەزانە کە ڕەمەزانێکی لە بەرەکەتەکانی ئەو ئیفتار سائیمانەیە، ئەو خواردنانەیە کە کۆمەڵێ خەڵکی موسڵمان بەیەکەوە کۆ دەبینەوە، بەیەکەوە یەکتر دەبینین و کۆمەڵی عیبادەت کۆمەڵێ دروشمی بەیەکەوە عیبادەت دەکەین، نوێژ دەکەین، تەراویح دەکەین. يا من يتقلد نسكه ويجوب النور ومسكه كن دري الخطوات كثر طورك في مكة من أجل وطهر بيتي يا روح هنا صليتي وإلى خۆشەویستانم دووبارە سڵاوتان لێ بە یەکێک لە تەورە سەرەکیەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر تەندروستی خۆراک و کاریگەری خراپ و زیانی خراپی ئەو مادە و دەرمان و حەبوو دەرزیانەی کە بەشێ لە خەڵک بە مەبەستی جەستەیەکی جوان یا خۆقەڵەوکردن خۆلاوازکردن بەکاریان دەهێنن، بەتایبەت دوای هێرشی عەولەمە و جیهانگەرایی و هاتنی کۆمەڵێ بە هاو کەلتور بۆ نێو کۆمەڵگەی کوردەواری بەشێ لە خەڵکی دەستیان داوەتە ئەم جۆرە بەکارهێنانی حەبوو دەرمان. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە و کاریگەریە خراپەکانی و ئایا تاک لە کۆمەڵگەی ئێمە پێویستی بە چه هۆشیاریەک هەیە لە بەرامبەر بەکارهێنانی ئەم جۆرە دەرمانانی کە بەداخەوە کوردستان بۆتە مەیدانی ساخکردنەوەی دەیەها جۆر دەرمانی خراپ و بەسەرچوویان بوونە کوالەتی نزم
کە تەنها کۆمپانیا و بازرگانە چاوچنۆکەکان سوودمەند و ئەوانیش هەر لێی بەرپرسن. بۆ مەبەستا میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیسرا شامحەمەد پسپۆڕی تەندروستی خۆراک و عومەر ساڵح بەڕپرسی پرۆژەی ماڵی تەندروستیمان کردو بۆ نێو بەرنامەی پەیامی ڕۆژ. هەر یەک لە بەڕێزان کاک عومەر ساڵح و خاتووی ئیسرا شامحەمەد زۆر بەخێر بێن گەورەتان کردین. زۆر بەخێر بێن. دکتۆرە ئەگەر سەرەتا پێمان بڵێ بزانین ئێمە لە مانگی ڕەمەزاندا چۆن ژەمە خواردنەکانمان ڕێک بخەین بۆ کەسانی کە ئەیانەوێت خۆیان لاوازکەن کە قەڵەون و ئەیانەوێت خۆیان لاوازکەن چۆن ئەم ژەمانەیان ڕێکخەن چەند جۆر کەسێکەیە کە ئەوێ کێشی خۆی ڕاگرێت نەدابەزێت نەقەڵەو بێت ئەبێت چۆن ئەم ژەمە خواردنانە ڕێکخین لە مانگی ڕەمەزان. ماڵی ڕەمەزانی پیرۆز یعنی ماڵێکی زۆر باشە بۆی سوودی لێوە بگرین بۆ ئەوەی جەماعەتێ شێوازی ژیانی خراپ هەیە کە وازی لێبێنین خۆمان بە دوور بگرین لەبەرەوە بۆ ئەو کەسانی کە یانی کێشاندا بەزێنن یاخود کێشان بهێڵنەوە یاخود هەر بە شێوەیەکی گشتی تەندروستانە خواردن بخۆن و ئەوانە زۆر هەلێکی باشە بەڕاستی. بەڵام بەداخەوە کە لە زۆربەی خەڵکی خۆمان و شەرقی ئەوسەد بە عامەتەن لە مانگی ڕەمەزانە شێوازی خواردنی خەڵک زۆر ناتەندروستە لەبەر ئەوەی ئەو کەسەوە ئەزانێت کە ژەمێکی نەخوارد مەسەن تۆ ژەمی نیۆڕۆ ئەپەڕێنێ ژەمی پاشێ و بەربانی هەیە لەبەرەوە ئەزانێ بێ حەقی بۆ بکاتەوە زۆر بە ناتەندروستانە حەقی بۆ ئەکاتەوە. بۆیە ئەگەر ئێمە بمانێت کێشمان دابەزێ کێشێکی نمونەیە و هەبێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان یعنی زۆر بە ئاسان ئەتوانی خواردنی پارشێ و بەربانە تەندروستانە بکەی زیاترینی سەوزە و میوەکان بەکاربێنی لە جیاتی شیرینیە دەستکردەکان خواردنە خێراکان دوورکەیتەوە لێ خواردنەوە گازەکان خواردنەوەی شەربەتی دەستکرد ئەمانە واز لێ بهێنی و شیرینەکان بە عامەتەن هەشتە بە ئادی سپی دروست دەکرێت وازی لێ بێنین و کەمیەتی خۆراکەکەمان لەوە زیاتر نەبێت کە جسممان پێویستێتی چکە مەگەدەی ئێمە تحملی کەمیەتێکی خواردن ئەکایانی لەبەرەوە ئەبێت تۆ لەو ژەمەیە لە ژەمی بەربانە ئەبێ ئاگەو لە گەدەی خۆت بێت زۆر پڕی نەکەی تا دوای ئەوە واو لێ نەیە کە هەسکی لە جیاتیەوەی خواردنەکە وزە یابێتی تێ وزە و لێ بسانێتەوە هەسکی یەکسەر بخۆی بخەوی دوای ئەوە زۆر باشە بەڵێ ببوورە ئێمە ئەگەر کەسێک بێوێت خشتەیەکی تەندروست بۆ سیستمی خواردن ڕێک بخات ئەو خشتەیە دەبێت چۆن بێت و ئایا لە کەسێکەوە بۆ کەسێکی کە جیاوازی هەیە بەتەکیید لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ئێستا ئێمە ناتوانین بڵین ئەم نمونە خواردنە هەیە هەموو کەسێ لەسەری بڕوا زۆر تەندروستە بوون بۆچی وا هەیە لەبەرەوەی جسمی من کەمیەتێک کالۆری ئەسووتێنێ جسمی تۆ شێوازێکی تر ئەسووتێنێ لەبەرەوە ئەو بڕەخواردنی کە بۆ من دیاری ئەکرێ شەر نییە یەکسان بێ بۆ بڕەخواردنی کە تۆ بۆ دیاری ئەکرێ بۆ ئەوەی کێشی هاوسەنگ بهێڵیتەوە ئەمە یەک دوو هەندێک خواردن هەیە ئەو کەسانە بۆ نمونە کەسانێکمان هەیە حساسیەتی هەیە با خواردنی بۆ نمونە شیر و شیرەمەنەکان جوان هەزم نابێت لە لەشیانە لەبەرەوە من بێم پلانی خواردنێک دانێم کە پڕ بێ لە شیر و شیرەمەنی کە بۆ یەکێکی ئاسایی مەسەن لەوانەیە هەندێک جار پێویستکە لە ڕۆژانەیە شیر و شیرەمەنەکانی تیاابێت لەوانەیە بۆ ئەو کەسەی تر باش نەبێ ئەو پلانی خواردنە لەبەرەوە ئێمە ناتوانین بڵین پلانی خواردنێک هەیە نمونەیە و بۆ هەموو کەسێک ئەوێن نەخێر بەپی کەسەکان جیاوازە بەپی سووتانی جسمی کەسەکان جیاوازە و بەپی ئەو کەسە جیاوازە هەندێک کەس هەیە خواردنی هەر نایخوارد یعنی حەزی لێنێ ناتوانێت بیخوا لەبەرەوە تۆ ئەبێت لای بێ لە خشتەی خۆراکێکە ناتوانین بۆی دانیت ئەو کەسانی کە ئیشتیهای خواردنیان نیە و ناتوانن خواردن بخۆن لەم حاڵەتەیە ئەبێت چی بکەن ئەو کەسانی ئیشتیهای خواردنیان نییە ئەبێ جارێت سەبینی کە باڵایەکی تقریبا بەرزی پێوەی و بەڵام دەستێکی زۆر لاوازیە ئەڵێ ناتوانم خواردن بخۆم ئەو کاتە ئێمە بێت لەسەر چی ئەساسی قەرارین جارێ ئەبێ بزانین ئایا کێشی بۆ باڵای نمونەیە یان نا طبعا ئێمە ئەو کاتە هاوکێشەیەکمان هەبوو پێوترا BMI لاانێ زۆربەتان بزانن کێش بۆ باڵا بەتوانی دوو ئەمە هاوکێشەیەک بوو بەپی ئەوە دیاری ئەکرا کە ئایا ئەو کەسە کێشی کەمەیە لاوازە یا خود قەڵەوە یا خود کێشی ئاساییە بەس ئێستا لە زانستی تازە ئێمە گوێ بەو BMI ناین بەو هاوکێشەیە ناین چکە ئەوە لە زەرری ئەو کەسانەیە کە ماسوولکیان زۆرە ئەی تۆ کەسی ئەبینی لاوازە لەوانەیە ڕێژی چەوری ژێر پێستەکەی نۆرمەڵ بێ بەڵام مشکلی ماسوولکەکانی ینی بێهێز بێت و ئەبێ لەو حاڵەتەیە ئەو کەسە زیاتر پەناباتە بەر وەرزش بۆ ئەوی ماسوولکەکانی بەقوتکە لەبەر ئەوەش بۆ ئەو کەسانی کە تۆ پیانەڵی کێشی کەمە ئەبێ بزانین جارێ ئایا بەڕاستی کێشی کەم و کێشە کەمەکەی بەهۆی چێوە ئایا سەبەبەکەوەیە چەوری ژێر پێستی کەمە یا خود ماسوولکەکانی لاوازە و دوای ئەوە مەسەن بۆ کەسانی ئیشتیهایان نیە سەیەکی کێشی کەمە و ڕاستە سەبەبی کێشکەمەکەوەی ئیشتیهای نییە بەس ئێمە بێ بزانین سەبەبی ئیشتیها کەمەکەی چییە
دیسانە ئۆلانێ هەندێک جار پێویست کە جەماعەتی فەحسی خوێنی بۆ بنێنرێ بۆی بزانێ ئایا چێ هۆکارێک هەیە کەوای لێ ئەکا کێشی کەم بێ یاخود هەندێک جار لانێ پێویستکە بە ناوزۆری مەعیدە و ئانە بۆی بزانین هەندێک بەکتریای مەعیدە و ئانە ژوا ئەکا و کەسە ئیشتیهایی لەبەرەوە فاکتەرەکانمان زۆرە. زۆر باشە کاک عومەر زۆر دووبارە زۆر بەخێر بێی. پرۆژەی ماڵی تەندروستی چییە و ئامانجتان چییە؟ سپاس بۆ دکتۆر و سپاس بۆ ئێوەش سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێم. دەرفەتێکی گرنگە کە لە ڕاستیە بابەتی هۆشیاری تەندروستی بابەتی هۆشیاری خۆراک بە تایبەتی کێشەی زەعیفی و قەڵەوی لە ناو خەڵکە کێشەیەکی زۆر بارزەوە خەڵک بەردەوام لە بەردەم ئەم گرفتایە کە کێشم زۆر و چۆنی تاپەزێنم مەترسیەکی تر کە لە ئێستا ڕوبەڕۆی هەرێمی کوردستان بۆتەوەی تر نازانین هۆکارەکەی ئەو پشێوی سیاسیەیە ئەو بێسەروبەرەیە کە لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەو هەموو جۆرە دەرمانە کە هێتە ناو هەرێمی کوردستانەوە و دەرخواردی بەڵێ بەداخەوە دەرخواردی هاوڵاتیەکی داماوەکرێکە ئەیەوێت 10 کیلۆ لە کێشی دابەزێنێ بەڵام خۆراکی جۆرە دەرمانێکی هێنە کە لە ڕاستیدا هیچ کاتی زانستی نییە و ئەبێتە گرفت بۆ بەشێکی تری جەستەی لە ڕاستیدا دکتۆرە لێرە دانیشتووە ئەوە زۆر زۆر گرنگە هۆشیاری تەندروستی تەنها پەیوەستدار نییە بە دکتۆرەکانەوە ئەوە ئەوانەی کە لە سلکی تەندروستی خوێن بەڵکو چۆن هەر مرۆڤێکی ئێمە لە کۆمەلگایە دەمێکاتەوە لە سیاسەتێکە زانێ لە هوەرە تۆزێکە زانێ لە هەر بوارێکە هۆشیاری هەیە زۆر زۆر گرنگە هاوڵاتی تاکی کورد بەڕاستی هۆشیاری تەندروستی هەبێ بۆ ئەمە لە هەموو جۆرە هۆشارەکانی تر گرنگترە بۆ لەبەرەوەی ئێمە بەردەوام بەرکەوتنمان هەیە لەگەڵ خواردنەکانمانە لەگەڵ یعنی لە ڕۆژێکا 3 جار ئێمە بەرکەوتنمان هەیە لەگەڵ خۆراکە بۆیە گرفتی گەورەیە کە من ئەگەر بچمە سەر سفرەیەک نەزانم برنجەکەم چییە زانیاریم لەبارەی ئەو برنجەوە نەبێ نەزانم خواردنی بەیانیان گوێزێک چییە چەندێک کالۆری تایە چەندێک چەوری تایە جۆری چەوریەکەی چییە یعنی زۆر ئاسایە کە ئێمە بیزانین بۆ ئەوەی خۆمان پزیشکی خۆمان بین و هەمیشە من وتومە لە ڕاستیدا مرۆڤ بە خواردن قەڵەو بووە و هەر بە خواردنیشە بێزای بێتەوە هیچ جۆرە دەرمانێکی تر بەکارهێنانی هەمووی تیجارەتە چونکە ئێمە لە ڕێگەی ڕێکخراوی فیدای فنلەندی و چەندین ڕێکخراوی ترکە لە سوید و لە وڵاتانی ئیسکەندنافیا و علاقاتێکی باشمان هەیە بۆمان دەرکەوتووە کە لە ڕاستیدا ئەمانە نازانستین ومە تیجارەتە و ئەبێت دکتۆرەکان ئەم ڕاستیە لای خەڵک باس بکەن کە چۆن مرۆڤێک بە خواردن قەڵەو بووە هەر بە خواردن ئەبێ زەعیف بێتەوە نەبێتە تیجارەت و زۆر باشە. کاک عومەر دەچینە شاری هەولێر تەوەری یەکەمی بەرنامەکەمان بەهۆی کێشەیەکی تەکنیکیەوە ئێستای گوازینەوە چەند خولەکێک لەگە بەڕێزیانە پاش دێمە لای ئەوی بە عەزیز و خۆشەویست بەڕێز عەبدولخالق تەلعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەگەڵمانە بێ بۆ قسەکردن لەسەر کاریگەری ڕەمەزان و کەمبوونەوەی تاوان و تاوانە کۆمەڵایەتی قێزەونەکان لە کۆمەڵگەدا بەتابەت لە سنووری پارێزگای هەولێر و سەنتەری شاری هەولێر سڵاو بۆ بەڕێز عەبدولخالق تەلعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ئەم کاتەتان باش. بەڕێبەڕێزان سەرەتای مانگی ڕەمەزان لە شاری سلێمانی وتەبێژی نەهێشتنی تاوانمان هێنایە نێو بەرنامەی پەیامی ڕۆژ بە بەراورد بە مانگەکانی پێش ڕەمەزان و دوای ڕەمەزان ئاماژەی بەوە کرد کە تاوانە کۆمەڵایەتیەکان بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەرەو دابەزین چوون و تیمەکانی ئاسایش و پۆلیس حەسانەوە و ئارامیەکیان بە خۆیان بینیوە لە کەمبوونەوەی تاوانەکان کە ئەوان بەدادەچینەوەکەن. بەڕێز عەبدولخالق تەلعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر سڵاوی خواتان لێبێ سوپاس بۆ ئامادەبوونتان. سڵاو لە بەڕێزتان زۆر مەمنون زۆر سپاس. بە بەراورد بە مانگەکانی تر ڕەمەزانی پیرۆز چ کاریگەریەکی هەبووە لە کەمبوونەوەی چالاکیەکانی ئەوە کە بە دوواداچوون بۆ لە پاراستنی سەرماڵی هاوڵاتیان و کەمکردنەوەی تاوانە کۆمەڵایەتی و توندوتیژەکانی کۆمەڵگە. بەرێ بەپێ ئەو بەرنامەی کە داماڕشت بوو لە گەڵ هێزە ئەمنیەکانی تر بۆ مانجی ڕەمەزان خۆشبەختانە تا ئەمڕۆ کە 23 ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە هیچ ڕووداوێک ڕوویداوە شایانی باسکردن بێ و لە ڕووی ڕووداوەکانی کۆمەڵایەتی چ ڕووداوەکانی تر دەتوانم بڵێم بە شێوەیەکی زۆر ئارام ئەو 23 ڕۆژە لە مانجی ڕەمەزان ئەلحەمدوللا بەڕێکراوە و بەرنامەکانیشمان وەکو دەستگا ئەمنیەکان وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر بەردەوام دەبێت لەو چەند ڕۆژەی داهاتووی کە مانجی ڕەمەزان ماوە دوجار بەرنامەی دانانی
سێ ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز دەبێ بۆ مەرجەی هاوڵاتیان بتوانن لە ڕۆژانی جەژنیش بە شێوەیەکی ئارام و بە شێوەیەکی دڵخۆشی بەڕێ بکەن. ئێوە هەستان بە کەمبوونەوەی تاوانەکان کردووە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کامانن ئەو تاوانە بەرچاوانی کە لە ڕەمەزاندا کەمیان کردووە و بە بەراورد بە مانگەکانی پێشوو؟ هەموو تاوانەکان چ تاوانی کۆمەڵایەتیە چ تاوانەکانی ترە هیچ تاوانێک ڕووی نەداوە نەکەمی کردووە تا ئەمڕۆژ لە مانجی لەو 23 ڕۆژەی مانجی ڕەمەزانی پیرۆز هیچ تاوانێک ڕووی نەداوە و دەتوانم بڵێم بە ڕێژەیەکی 95 تاوانەکان لەو مانگە پیرۆزە کەمی کردووە. کاک عەبدولخالق زۆر جارەوانی کە تاوانە قێزەونەکانی دزی و کوشتن و سوکایەتی بە ئافرە دەکەن کەسانێکن تا ڕادێ پابندین بە بەها باڵاکان و بەها ئاینیەکانەوە. ڕەمەزان بەجۆی لە جۆرەکان دەوەچێت بۆ ئەو کەسانە هیچ کاریگەریەکی نەبێ. هۆکاری چییە کە جەناب دەفەرمووی 23 ڕۆژی ڕەمەزانمان تێپەڕ کردووە هیچ تاوانێکی کۆمەڵایەتی لە هەولێرە نەبینراوە و ڕووی نەداوە؟ بەتاکیت ئەوەش نیشانەی ئەوەیە خەڵک پابندی بە مانجی ڕەمەزانە پابندی بەو مانگە پیرۆزەیە بۆیە ئەگەڵ بڵێن لە مانجی ڕەمەزان هیچ تاوانێک ڕووی نەداوە تەنها بۆ کارەکانی ئێمە نیە بەڵکو خەڵک ئەو مانگە بە پیرۆز دەزانێ دوور دەکەوتەوە لە هەموو کارە نایاساییەکان هەموو ئەو کارانی کە خوددا پێی خۆش نییە بۆیە مانجی ڕەمەزان هۆکارێکی سەرەکیە لەو مانگە پیرۆزە خەڵک بەرەو ڕووی تاوان نەڕوا و تاوان نەکاتن و زیاتر خەڵک خەریکی بەڕۆژوبوون و نێشکردن و سەردانی مزگەوتەکان و ئەو مانگە بەوە دەزانێت کە پێویست ناکە هیچ تاوانێک ئەنجام بداتن بە تاکید مانجی ڕەمەزان هۆکارێکی سەرەکیە پیرۆزی ئەو مانگە واڵە خەڵک کردووە کە بەرەو ڕووی هیچ تاوانێک نەچن. بێگومان هەمیشە هێزەکانی ناوخۆ تووشی ماندووبوونێکی زۆربوون بەهۆی زۆری ڕێژەی تاوانە کۆمەڵایەتیەکان ئەمە تا چەند مای خۆشحاڵیە بۆ ئێوە بۆ هێزەکانی ناوخۆ کە بەڵێ کاک عەبدولخالق پرسیارەکەم دووبارەکەمەوە هەمیشە هێزەکانی ناوخۆ بە پۆلیس و مرور و ئاسایشەوە تووشی جۆرێ لە ماندووبوون و ناڕەحەتی بوون بەهۆی زۆربوونی تاوانە کۆمەڵایەتەکان ئەمە تا چەند مای خۆشحاڵی ئێوەی وەکو بەڕێوەبەری پۆلیسی هەولێر لەوەی کە لە ڕەمەزاندا هیچ تاوانێکی کۆمەڵایەتی نەبووە؟ بەتاکید ینی دڵخۆشیمە لەو مانگە ئەوەیە سەرەڕای پیرۆزی ئەو مانگە دڵخۆشیمە لەوەدایە کە تاوانەکان کەم بۆتەوە یاخۆت هەت بڕ بووە لە زۆر بابەتی تاوان بە تایبەتی تاوانە کۆمەڵایەتیەکان ئەوەش جێگای دڵخۆشی هەموو لایەکمانە هیوادارم دوای مانجی ڕەمەزانی پیرۆزیش خەڵک هەر بەو شێوەی کە ئێستا بیر دەکاتەوە بیر بکاتەوە هیچ کارێک ڕۆ و ڕووی کارە نایەسایەکانە نەبنەوە و چی باشە و چی خوا پێی خۆشە ئەوها بکرێت. چی بکرێت کامێ ئەو میکانیزم و ڕێگەی کە بگیرێتە بەر لە پێناوەی کە لە کاتەکانی تردا بەدەل لە ڕەمەزان ڕێژەی تاوانە کۆمەڵایەتەکان لە کۆمەلگەدا بەرەو کەمی بچنەوە کامەیە و هۆشیاری کە پێویستە تایکەی بێ وەکو چۆن لە ڕەمەزانە پەیڕەوی لێکردووە لە مانگەکانی تریشدا پەیڕەوی لێ بکە؟ بەڵێ زۆر لەو بابەتەمە زۆر جار لەگەر مامۆستا ئاینەکان قسە دەکەم هەندێک بابەت هەیە مەسەرەن بابەتی مخەدەرات بابەتی حەبی بێهۆشکەر یان خواردنەوەی مەی زۆرزار لەگەر مامۆستا ئاینەکان قسە دەکەم دەڵێم پێم خۆشە لە کاتی خودبە ڕۆژی جمعان ئەو بابەتە باز بکەن خەڵک زیاتر وشار بیتەوە لەبەرەوەی مامۆستای ئاینی و مزگەوتەکان کە لە کاتی خودبە دەورێکی سەرەکی دەبینی بۆ ئەوەی زیاتر هوشداری بدەنا ئەو گەنجانەی کە لەوێنە ئەو خەڵکی کە لەوێ دانیشتووە بەتەکی ڕێنمایی مامۆستای بەڕێزەکانیش لە کاتی چ خودبەکان چ ڕۆژانی تر دەورێکی سەرەکی دەبینی بۆ ئەوەی خەڵک پابند و ڕێنمایەکانی مامۆستا و لە ڕێی پەیامی پیرۆزی قورئان خەڵک بەرەو ئیسلاح و باشبوون و دوور لە کارە ناساییەکان بڕوات. کاک عەبدولخالق هەمیشە ئاین و ئاینەکان بەگشتی و ئاینی ئیسلام بە تایبەتە و ئاینی ئیسلامی کەمە باسیەکەین هەڵقڵاوی کۆمەلگەی کوردەواری حوجرە و خانەقاکان و زانایانی ئەمە بووە
هۆکاری پێکەوە ژیان و هەماهەنگی و هاوکاری بووە. دوو هەفتەیەک بەر لە ئێستا لە شاری هەولێر ڕێگری لە کۆڕێکی بەڕێز دکتۆر عەبدولواحید حەمەساڵح دەکرێت لە یەکێک لە مزگەوتەکاندا کە وتاری شەوانی دوای تەراویح پێشکەش بکە لەلایەن هێزەکانی ناوخۆوە. ئەم ڕێگریکردنە بۆچی ینی پۆلیسی هەولێر لەسەر ئەم ڕێگریکردنە هاتە دەنگ بە تایبەت کە یەکێک لە بانخوازە کاریگەرەکانی کوردستان دەیەوێت ڕێنمایی وەعز بۆ هاوڵاتیانی ئەو مزگەوتە پێشکەش بکە. بەڵێ بن نازانم ئەو بابەتە ئاگام لێ نییە ئەوە لە سەزاری تو جێم لێ دەبێ نەمزانیە ئەو بابەتە هەربووبی بەڵام دیسان دەڵێمەوە ڕێنمایەکان چ لەلایەن مامۆستا بەڕێزەکان چ لە مزگەوتەکان ئەگەر مەبەست بۆ ئیسلاح و چاکبوون و دوورکەوتنەوە لە تاوان و کاری خراپە بێ و بۆ مەبەستێکی سیاسی نەبێ بۆ مەبەستێکی حزبی نەبێ بەی شێوەیە کەس ناتوانێت ڕێی لێ بگرێت بەڵام ئەگەر پێچاوانەی بکرێتەوە بۆ مەبەستێشتر بەکاربێ بە تاکید ئەو وەختیش وەکو وەزارەتی ناوخۆ وەکو دەستگا ئەمنەکان ڕێنمایی تایبەت لەو بابەتەوە هەیە هیوادارم لە هەموو منبەرەکان لە مزگەوتەکان تەنها بۆ بەرژەوەندی خەڵک و لە پێناوی چاکبوونی باری گوزەرانی خەڵک و دوورکەوتنەوە لە تاوانەکان کارەکان بکرێتن. لە ئێستادا چه دڵنیاییەک بە هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست دەدەن و کار و چالاکیەکانتان چین و ڕێنماییتان چییە بە تایبەت بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و جەژن و دوای جەژنیش بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ ئێمە هەموو کات وەکو دەستگا ئەمنیەکان لەسەر خەتین لە هەموو کارەکان دەیبینن کە شەوانە بە تایبەتی ئێستا مانگی ڕەمەزان خەڵک پاشێویش لە دەرەوە دەکاتن ئەوە نیشانەی ئارامی ئەو شارەیە و ماندیبوون و هەوڵ و ماندیبوون دەستگا ئەمنیەکانە بۆی ئێمە نەک لە مانگی ڕەمەزان بەڵکو لە ڕۆژانی جەژن و دوای ڕۆژانی جەژن و ماگانی داهاتوش ئێمە بەردەوام دەبین و ئەو شارە هەموو کاتێک دەپارێزین و ڕێگە نادەین کەسێک کاری نایاسایکەوەی ژبی کاتن ڕوبەڕووی ئیزراعاتی یاسایی و دادگا و بەندکردن دەبێتن بۆیە من ڕێنمایم بۆ ئەوەیە بۆ گەنجەکانمان بۆ هەموو خەڵک ئەوەیە هەرچی شتی باشەوە بۆ بەرژەوەندی میلەتە و خدا پێخۆشە ئەمە ئەوە بکەین و ڕوو لەو بکەین و دوورکەینەوە لە کاری کە زەرمەند دەبین و ئەو شارە جوانەشمان لە ڕووی ئەمنیەوە دەبێ بەردەوام بێ و ڕێگە نەدەین هیچ کەسێک کاری ناسایی بکە و باری ئەمنیمان لێ تێک بدات. زۆر سپاس بۆ بەڕێز لیوای مافەروەر عەبدولخالق تەلعات بەڕێوەبەری پۆلیسی هەولێر کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ڕوونکردنەوە ڕێنمایەکانت، سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە بەخشید. ئەزانم خۆشەویستانم دووبارە دێمەوەلاتان بۆ قسەکردن لەسەر کاریگەری ئەو خۆراکە کیمیاییانەی کە هەندێک لە مرۆڤەکان لە خۆقەڵەوکردن یا خۆلاوازکردندا بەکاری دێن. بەڕێز کاک عومەر دووبارە دوێمە لای جەنابتان ئەو هۆشیاری و ڕۆشنبیری کە پێویستە تاگەهی بێت لە بەکارهێنانی خۆراک و ئەو دەرمانانی کە جەنابێت داماژت پێکردن کامەیە ئەو هۆشیاری و ڕۆشنبیریە؟ لە ڕاستیدا هۆشیاری تاکی کوردۆک و سەرەتا ژوتم لە ئاست بەکارهێنانی دەرمانوان ناسینەوەی دەرمانەکانیان تەنانەت خۆراکەکەشی زۆر لە ئاستێکی نزمدایە. تەنانەت مەسەلەن دکتۆرە ئەخساییەکان هەندێک دکتۆری ئەخسایی کە لێرە نین ئەچن لە دەرەوە تاواکردنیانەوە ئەوە هۆکارەکەی ئەوەیە کە یەکێک لە هۆکارەکان کەمی هۆشیاری تەندروستیان بەکارهێنانی خۆراکیان هەر جۆرە دەرمانێک ئەوە کاریگەری تۆ هەر لە ماڵەکەی خۆتە مەسەلەن من کاچمەوە بۆ ماڵەوە ئەگەر دەرگای سەلاجەکەمان بکەینەوە سیرەکەین چەندێک دەرمانی بەسەرچووی تیا ماوە لە کاتێکدا لەوانە دایکم نەیزانێ سەری ئێش بکە بچێ حەبێ بخوا ئەگەر حەبێکی سەر ئێشەش بێ بەسەرچوو بێ گرفتی بۆ دروستەکە کەواتە هۆشیاری جددی نیە لە مەڕ بەکارهێنانی هەموو جۆرەکانی دەرمان لە کاتێکا دەرمان تۆ بتوێنێتەوە هەموو دەرمانێک هینی هەیە ینی مزعفاتی خۆی هەیە بە خواردنی مزعفاتی تەواوی هەیە لەسەر جسمی ئینسان ئەگەر بێت و ئێمە هۆشیار بین بە دڵنیاییەوە زانین چ دەرمانێک بەکارهێنین و ئەو پەڕی سەریشمان ئێشی کرد سەری ئێشمان ئێشی کرد نەچین حەبێ بخۆین بچین تۆزێ بخەوین مەسەلەن بۆ چونکە جسمی خۆمانمان خۆش بوێت. کاگۆمەر باس لەوەکی کە ئاستی هۆشیاری تاکی کۆمەڵگای ئێمە لە ڕووی خۆراک و تەندروستیەوە زۆر لە ئاستێکی نزمدایە کەواتە ئەبێت چی بکرێت کە ئاستی هۆشیاری خەڵک بەرز بکرێتەوە؟ ئایا ڕۆڵی ڕێکخراوەکەی ئێوەیە یان ئەبێ پزیشکەکان ئەم ڕۆڵە بگێڕن؟ پرسیارەکە دەست خۆش بێت حەقی خۆیەتی و پرسیارە
نابێ جێی بێڵین تەنها بۆ دکتۆرەکان و بۆ سەحە ئەبێ جێی بێڵین بۆ ئەوانەی کە ئەتوانن بخوێنەوە پێی بڵین تۆ چەند کتێبی خوێندێتەوە لە ژیان تا یەک کتێبی تەندروستیش بخوێنەرەوە یەک کتێبیش لەسەر خۆراک بخوێنەرەوە بۆی کاتێک شووە لای دکتۆر هیچ نەبێت لە چەمکەکانی کە دکتۆرەکە بەکارێنی لی تێبگا پێی ینی بزانێت کالۆری یعنی چی مەسەڵەن چەوری چەند جۆری هەیە ئەمە زۆر مهمە کە هاوڵاتی بتوانێت ئەتوانێت بزانێ ئەمانە چین زۆر بە ئاسانی گرفتەکانی تەندروستی کەمە بێتەوە و ئێمە ئەم پرۆژەی ماڵی تەندروستیە پرۆژەیە کە بە هاوکاری بەڕێوەبەتی تەندروستی و چەندین دکتۆر و وەکو دکتۆرە ئێسرا و چەندین دکتۆری تر دکتۆرە سەفین کە هاوکارێکی باشمانە بێت لە بەڕێوەبەتی تەندروستی هەنگاوێکی جددیەکە ئەتوانین ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیش بێنە ناو مەیدانەکە بۆ ئەوەی خزمەت بە هاوڵاتی خۆیان بکەن خزمەت بە هاونیشتمانیانی خۆیان بکەن هیچ نەبێ بە خێزانەکەی خۆی بە ماڵ مناڵەکەی خۆی کە پێی بڵێ دەرمانی بەسەر چوومە خۆ ئەگەر دەرمانەکان بەسەر چوو بوون چیان لەکەی ئایا فڕیتە ناو خاکەوە یان نا پێی بڵێ برنج چییە سەوزەوات چییە میوە چییە شەکر چییە چەند جۆر شەکرمان هەیە ینی هەر هاوڵاتیەک ئەرکە لە سەرشانی بیزانێ ئەرکە لە سەرشانی بیزانێ بۆ لەوانەیە بە نەزانینی دکتۆرێکیش تووشی گرفت بکات زۆر جار نەخۆشێکە بۆ هۆی خراپبەکارهێنانی دەرمانێکەوەیان خۆراکێکەوە چێتە بەردەم دکتۆرێت لەوانەیە لە لای دکتۆرەکەیان جان بسپێرێ ئەو کاتە دکتۆرەکەش تووشی کێشەیەکەواتە لە ڕاستیدا هۆشارەکە کەمە بەڵام ئێمە وەک پرۆژەی ماڵی تەندروستی بە هاوکاری چەندین دکتۆر و چەندین خەڵکی دڵسۆز و شارەزا هەوڵەیین و هەوڵەیین ڕێکخراوەکانی کەشبێنین لە ئەم چوارچێوە کە کار بکەین بتوانین وەکو چۆن وتم بۆمان هەیە هەمومان لە سیاست شتێک بزانین هەمومان لە ڕۆشنبیری شتێک بزانین هەمومان لە شانە و هونەر شتێک بزانین و با هەمووشمان لە تەندروستی و خۆراک و خواردنی کە هەموو ڕۆژەی خوین شتێک بزانیمانە بێت و زۆر باشە دەست خۆش کاک عومەر دکتۆرە ئیسرا کاک عومەر باسی لە خواردنانە کرد کە تاکێ ئێمە هۆشیاری نییە نازانێت کام خواردنە کالۆری تێدایە کالۆری بەجەستا بەخشیان چەوری تێدایە کەواتە ئەو خۆراکانە کامانن کە بەهای خۆراکیان تێدا یان ئەو خۆراکانە کامانن کە کالۆری بەجەستی ئەمە بەخشن بۆەوەی تاگ ئاشنا بێت پێیان ئێمە ئەتوانین باس لەوەکەین کە هەموو کە تۆ ئەگەر لەشێکی تەندروست بێ بەڕاستی بێ خواردنەکان هەمە جۆر بێ یعنی هەموو جۆرێکی تیا بێت چکە ئەو خواردنانە کە هەیە لە دەوروبەرمانە هەمووی سوودێکی هەیە بەس ئێمە ئەوەی کە خەڵک تاک ئەبێ ڕۆشنبیر بێ ئەبێ زیاد ڕەوی نەکا لە خواردنە و زیاد ڕەوی نەکا لەو خواردنانەی کە خراپە بۆی و هەندێک خواردنی دەستکرد هەیە کە ئێستا بەڕاستی بازارەکان پڕن خەڵک زۆر خۆیان ناوتێ لەوانە شیرینەکان خواردنەوە گازیەکان شەربەتی دەستکرد ئەمانە خواردنە ئامادەکراوەکان خواردنە خێراکان ئەمانە ئەبێ خەڵک خۆی بە دوور بگرێن من ناڵم نەخورێت چکە ئەوە بەڕاستی هیچ شتێکی ینی واقعی نییە لە هەموو عالەمە ئەمە کێشەیەکە کە ئێستا زۆر خواردنی ئەو خواردنە خراپانە زۆر بووە بەڵام ئەتوانین کەمیکەینەوە ینی مەسەن لە جیاتیەوەی من زۆر مناڵ هەیە بۆ کلینێک یا مەسەرن دایکەکە باوکەکە ینی سیرەکی ڕۆژانە بەلایانیکەمەوە پێنج ژەمی خواردنیان خواردنی خێرا و خواردنی دەرەوەیە ئەی تۆ ئەمە لێرە مناڵەکە ڕۆڵ مۆدیلەکەی دکێ دایک و باوکەکەی کە ئەوە زانی خواردنی ناتەندروستە خۆ مناڵەکە ژوای لێە ئەی لەبەر ئەوە بەڕاستی زۆر مویمە گەورەکان دایک و باوکەکان ڕۆڵ مۆدیلێکی باش بن بۆ مناڵەکانیان بۆ ئەوی کە ئەوان بە تەندروستی هێنان خواردن ئامادەکەن لە ماڵەوە بەیەکەوە بیخۆن بە ئایلەوی ئەو کاتە مناڵەکەش ینی جیلی تازەش بەرەبەرە تەندروستتر ئەبن هۆشیارترە بن لەوە ئەو خواردانەوە کووتمان من ناتوان بڵم ئەو خواردنە بخوا هیچ سەوزەوات و میوەکان باقلەمەنیەکان مەسەڵەن پرۆتینە حیوانەکان بە ڕێژەیەکی دیاری کراو ئەو خواردنە خراپانی باسمان کرد زۆر کەم بکرێتەوە بۆ مانی جارێ دووجار ئەتوانین خواردنێکی هەمە جۆرە هەبێ و زۆر تەندروست بێ بەس طبعاً بەس تەنیا لە جۆری خواردنەکەشانیە ئێمە طریقی لێنانەکەشمان هەیە چکە هەندێک جار تۆ خواردنەکە زۆر تەندروستە بەڵام وەکو خۆی بەڵام طریقی لێنانەکەی ئەوە نەخراپە ئەو خواردنە بەها خۆراکێکە هیچی نامێنێت یان وەکوە هیچ خواردنێکی مەسەڵەن تۆ هەر لە سەوزەواتەکانە بێنە ئێمە دائیمەن ئەوە ئەڵێن سەوزەواتەکان پڕن لە بەهای خۆراکی پڕن لە ڤیتامین لە کانزاکان لە ڕیشاڵەکان کە جسمی بزەبێت ئەی کە جسمی ئینسان پێویستێتی زۆر باشە دژە ئۆکسیدەکانیان تیا مادەی پۆلیفینۆڵ و ئەوانیان تیا ینی حتا بۆ بەرەنگاری خانە شێرپەنجەیەکانە بنەوە بەڵام کاتی تۆ ئەم سەوزەیە دیپ فرای ینی سوکردنەوەیکی زۆر
ینی سوورکردنەوەیکی زۆر سووری ئەەکەیتەوە ئێمە لە جیاتی ببێ خواردنەکە باشەکەی بمێنێ بەعکس ئەبێ بە خواردنێکی خراپ بەها خۆراکێکی لە دەست بەها خۆراکێکی لە دەزایات و بەعکس ئەبێ بە خواردنێکی زۆر خراپیش لەبەر ئەوە یعنی ئێمە تەریقەی لێنانەکەش دەورە بینێ مەسەلاً ئێمە عادەتەن ڕاهاتوین کە خواردن لێنەی زەیتەکە قڵپەکەینەوە نای هەر نازانین چەنی تێەکەی چەند زۆر بێ خەڵک تاکەکان هۆشیار بێت چەنی تێکە یعنی بە کەوچک حسابیکە یان مەسەلاً یعنی لەو شتە بەسیتانەوەی وای لێ ئەو کەسە کێشێکی نمونەی ئەبێ زۆر باشە دکتۆر کارمەر ئاماژەی بەوە کرد کە زیادبوونی کێشمان بە خۆراک بۆ بێ بۆ دابەزانی کێشمان هەر خۆراک واز لێ بێنی لە ئێستادا خەڵکێکی زۆر هیوامان هەبوو دەموچاوێکی قوپاوی هەبوو دوای ماوەی سەرەکەی دەموچای وەکو قاچەگەڵ تۆقی بە حەبوو بە دەرمان من دوێنێ هەر ئەوەم تۆ ڕوبەڕوو بوویەوە برادێکی زانکۆی خۆمم بینی هەر زۆر سارد و سەر مەرحەبایم کرد نەمناسی و زۆر سیر بوو بەلامەوە وتیەوە چێڵی نامناسی وتم تۆ چیت تا خۆی ناسەمتم با ئەمە چی ئەم هەموو قەڵەویە چییە؟ ئیتر نەمپرسیمە چی بەکارێناوە بەڵام زۆر زۆر دیارەکە دەرمانێکە طبعا ئێمە بۆ دابەزینی بەسمەوەی بۆ دابەزانی کێش بەکارێنانی ئەو جۆرە دەرمانانە تامان لە 2023 من هەستم پێ کردووە مشتانە هەیە سریکە طبعا ئێمە بۆ دابەزانی کێش و بۆ سەرکەوتنی کێشیش ئێمە تەنیا فاکتەرێکمان نییە فاکتەرە دەریکەکانمان نییە کە هەمومان بڵین ئەوازانین خواردن وەرزشکردن خەوی باش ئەمانەت تەسیرانەیە لەسەر کێش باشە بەس ئێمە هەندێک جار فاکتەری ناوکیشمانێ مەسەن تەغیراتی هۆرمۆناتەکانە مەسەلانێ و کەسە خواردنی مەسەیە ئەڵێ من زۆر کەمە خۆم بەسەر قەڵەوە وانێ لەوانەیە بۆیە ئێمە ئەبێ فاکتەری ناوەکی و دەرەکیش حسابی بۆ بکەین بۆ ئەو کەسانی نەبەردەوە شتە ڕاستە دکتۆرەکە هەندێک کەس قەڵەوە کێشی زۆر بەڵام ئەڵێ من ئەو نەژناخۆم یەکێ لەوانە بۆ نمونە ئەو کەسانی خوددایان کەم ئیژەکە مثلا ئەو کەسە خواردنی لەوانی زۆر تەندروست بێ بەس فەقیرە ئەو کەسە هەر کێشی بەرەو زیابوون ئەڕوا چکە نازانێ خود دەکەی کەم ئیژەکە پێچەوانەکەشمانەیە دکتۆرەکە هەندێک کەس خواردنی زۆرە خوارد بەڵام کێشی زیاد ئەو هەندێک جار پیانەوترێ فاز مێتابۆلیزمیان هەیە هەر جینێتیکلی جینات خۆیان وان کە مێتابۆلیزم حرقی جسمیان سەریعە خەڵک هەیە خاوە ئەوە شتێکی ترە هەندێک جار هۆکارەکە نەخۆشیە مثلا عکسی ئەوە مەسەن گەرخودەی زۆر ئیشکە مەسەن ئەو کەس هەر لاوازە بێ چەندیش بخوا هەر لاوازە بێت چکە جسمی یەکسەر ئیسووتێنی بینەوە سەر تاوکارە خۆراکیەکان کە بۆ کێشت بەکارهێنرا یعنی بۆ کێشزیاکردن یان بۆ کێشکەمکردن طبعا ئێمە تاوکەری خۆراکی ئەمە لە هەموو عالەمە هەیە شتێک نییە بەس بڵێ لە کوردستانە یاخود لە عێراقا یاخود لەکەم تاوکاری خۆراکی جەماعەتێ هەڵەی زۆرمان هەیە لەسەری بۆ نمونە بە ئۆنلاین ئەفرۆشتێ ئەو کەسە نازانێت مەترسیەکانی چێ نازانێت بۆچی بەکاریە هەر دیعایەکی بینیوە 20 کیلۆ لەمانێکادا ئەوەزە ئەچێ ئەیکرە خێرا و ئەیخوات بەبێ ئەو کەسە بزانێ جارێک تۆ سەبەبی قەڵەوەکە و چییە یان سەبەبی زەعیفەکە و چییە بۆ نمونە ئەو کەسە نازانێت زیانەکانی ئەوە مەسەلاً بە هیچ جۆرێک تاوکەری خۆراکی نابێ بەبێ پرسی پزیشک بکڕێت و بخورێت لە یان دکتۆرە چەند جۆرە چایەک ڕکلامی بۆ کات کە ئەوترێ بخورێت کێشێدا ئابەزێ بەڵێ بەتەکید هەر شتێ ئەلانی بۆ کرد کە بەتەنیا ئەو شتە کێشدا ئابەزێنێ کەواتەوە زۆر ناتەندروستە بۆ شتێ نییە بەتەنیا کێش دابەزێنێ ئەبێ شێوازی گۆڕینی شێوازی ژیانی لەگەڵا بێ کەواتەوە شێوازە چییە کە ئێمە بیرینە بەربۆی کێشمان بە شێوەیەکی تەندروستی دابەزێنین وەکو وتمانی مەسەلاً ئەبێ خواردنە تەندروستکەی و ئێمە پلانی دابەزینی کێش زۆر پلانمان هەر لە پلانی ئەوەی کە پۆرشن کەمیت کۆنتترۆلەکەین تاکو پلانیەوەی ئەتکینز دەکە پرۆتینات زیاکەین لە خواردنایە خود پلانی کیتۆدایەتەکە چوریە باشەکان زیاکەین لە خواردنە بەس طبعا ئەمانە هەمووی ئەبێ لە ڕجێ ڕێنمایی دکتۆرا بێ چکە بە هیچ شێوەیەک مەسەن خەڵک هەیە کیتۆدایە دەکەم مەسەن ئەو پلانە خواردنەی کە چوری زیاکەیت لە خواردنە بۆ ئەوی کێشە دابەزێ بە سێرەکەی ئەو کەسە زۆر بە خراپیەکە ئەچی هەموو خواردنەکەی پڕەکە لە چوری خراپ و ئەچێ مەسەلەن لەگەڵیشە بڕێ کاربۆیدریت دەخوا لەبەر و بەعکسۆلانێ و کەسە پێی قەڵەو بێ وەگلەوەی پیزایی بێ لەبەر شتەکان زۆر ریستریکتە یعنی بێ زۆر ئاگاو لێ بێ و ئەو کەسە لەوانەیە هەندێ ڤیتامین و کانزای نەقص بێ لە کاتی کردنی ئەو پلانە خواردنە بۆیە ئەبێ مەسەن دکتۆرەکە لەوانەیە پێویستکە هەندێک جار فەحسی خوێنی بۆ بکاتەوە زوو فەحسی میزی بۆ بکە بۆی بزانێ هەندێ مەسەن کانزا و ڤیتامینەکان چۆنیە و بەپێی ئەو تاوکاری خۆراکی کەواتە ڤیتامینەکان کاریگەری هەیە لەسەر زیادبوون و کەمبوونی کێش بەتەکید هەندێک کانزامان هەیە بۆ نمونە مادەی ئاسن کە کەمە بێت ئەو کەسە ئیشتیهای کەمە بێتەوە بۆ نمونە نەقسی ڤیتامین دی هەندێ ریسێرچ هەیە کە ئەبێتە هۆی خابوونەوەی مەتابۆلیزم و هەندێشتی تر ئەگۆڕێ لە جسمە و ئەگەری
مثلا توشبوون بە میزاج تێکچوون و کە ئابە زیاتر ئەکان ئەم بە پێی توێژینەوەکان تەڵان ئێمە ناتوانین خۆمان لە خۆمانەوە قسە بکەین ئێمە ئەبێ بگەڕینەوە ئەمە هەر لە توبیشەکە ئەمان خوێن ئەبێ شتەکان ئڤیدنس بیس بێ ئەبێت لە تۆ لەسەر ئەساسی شتێک قسەکەی لەسەر ئەساسی لێکۆڵینەوەیەک لەسەر ئەساسی توێژینەوەی قسە بکەی نابێت لە خۆتەوەوانە لەبەر ئەمانە توێژینەوە هەیە لەسەری بینەوە سەر تاوەکارە خۆراکیەکان دیسان ئەم تاوەکارە خۆراکیانە وتمان نابێ بە هیچ شێوەیەک چکە هەندێک تاوکاری خۆراکیمان هەیە تەسیرەکاتە سەر گورچیلا تەسیرەکاتە سەر زرا و تەسیرەکاتە سەر لێیانی دڵزیاکە بەرزی پەستانی خوێنەکە لەبەرو بە هیچ شێوە نابێت لەژێر ڕێنماییانە بێ بە هیچ شێوە نابێ بەکاربهێنرێ لەژێر ڕێنماییشا بێ ئیندیکیشنی خۆی هەیە ینی ئیندیکیشن ینی کاتی بەکارهێنانی خۆی هەیە ناتوانم من بۆ هەموو کەسێ بێتە لام وەزنی زیاد بێکسەر تاوکاری خۆراکیەکی بێ ئەبێ بە پێی خۆی بابزین کێشەکەی چییە لەوانەیە هەندێک جار پێویستکە تاوکارێکی خۆراکی کە FDA ئەپروو بێ کە منەظەمەی Food and Drug Administration هی خواردن و دەرمان ڕێگەی پێیراو بێ و یاخود هەندێک ریسێرچ هەبێ لەسەری کە ئەمە لەوانەیە ئاسانکاری بکات بۆ ئەوەی ئەو کەسە کێشی دابەزێ ئەوش بە ڕێگەکان زۆرن هەندێک تاوکاری خۆراکیمان هەیە ئیشتیهات کەم ئەکاتەوە بەوەی کە میکانیکلی لە مەعیدەیە مادەی تایە ڕیشاڵی تایەکەوە ئەکا گەورە بێت و ئەو کەسە هەستی تێربوون زووتر بکە یان هەندێک جار هەندێکمان هەیە تەسیرەکاتە سەر ئەوەی ئازی مێشک کە هەستکە ئەو کەسە برسی نابێ بەس تەبعاً ئەمانە بە هیچ جۆرێک نابێ لە خۆیەوە بەکاربهێنرێ و ئەبێ بۆ ماوەیەکی کەمیش بەکاربهێنێ بەڵام باشتر ئەگەر لە من پرسی باشترین شت ئەوەیە ئەو کەسە بە سروشتی خۆی دابەزێنێ بەڵام خەڵکی ئێمە ئیرادیان نییە خەڵکی ئێمە ئەوێ هەموو شتەکە ئەمڕۆ هاو بۆ لای دکتۆر بەیانی 10 کیلۆ دابەزێ ئەمە ئەبێ ڕۆشنبیری هەبێ لە ناو خەڵکە ئەبێ بزانێت کە تۆ وەزنێکی سێرەکی 20 کیلۆ بە ساڵێک هێناوتە بۆ ئەتەوێ ینی 20 کیلۆکە بەمانێدا زۆر جار خەڵکی ئێمە قەڵە و زعیف نییە لە دەرونیەوە ڕووخاوە پێی وایە گەر خۆی قەڵەو نەکە یا شووی بۆ نابێ یا ژنی بۆ نابێ یا ئەمەزاکەی وتوێتی هەر بەڕاست مەخەیدا بەخوا من دکتۆرێکی کۆمەڵناز لەم سلێمانیا وتی گەنجێک هاتووە بۆ لام وتی حتا حاڵەتی لوت عملیاتکردنی بدۆ بۆ یەک کچەکە پێی رازی بێ ینی وتی سیارەی کڕیوە سیارەی گۆڕیوە زۆر جار لە ڕووی دەرونیەوە ئەم مرۆڤ ئیرادەی نییە متمانەی بەخۆی نییە ئێوێ بەم دەم چاوخۆ قەڵەوکردنە جۆری لە جۆرەکان سەرنجی بەرامبەر ڕاکێشەی ئەم بوون ئامادەیەکی تێگە قەڵەوبی جوانترەبی ئێمە ناتوانین ڕێ لە هاتنی دەرمان بگرین لەلایەن بازرگانەکان بەڵام ئەم جۆرە لە دەروون پڕکردنەی تاک یان بۆنە هۆشیارکردنەوەی تاک چەند پێویستە بەتایبەت ئێمە تۆ تا چەند نتوانین وا لە گەنجێ بکەی کە ئەمانە بەکارنێنێ بەدڵ ناوە دکتۆر ئێسرا باسی بێ ئیرادەی کرد تەبانە ئەو جۆرە نەخوا ئەو جۆرە قەڵەویانەیە ئەو جۆرە لاوازیانەی کە لە ناو خەڵکە هەیە زۆرینەکەی ئەمەیە کە بە تەبیعی خۆی قەڵەو بووە نەخۆشینەکان ینی کەمن لە چاو زۆرینە ئەمە ئەگەر بین فۆکەس بکەنە سەر زۆرینەکەی قەڵەوێکە کە بە خواردنی زۆر و لەو کردوواریاڵە سکەڕۆ بووە ئەوەی خواردوە تێگەی قەڵەو بووە چۆن ئیرادەی هەبوو خواردن بخوا هەروە ئیرادە بکە خواردن کەم کاتەوە یان چۆن شەرمەکات لەوەی کە زۆر قەڵەوە ناتوانێت ڕێ بکەن ناتوانێت شەخڕەوی بکەن ناتوانێت لەگەڵ برادەکانە ئەوە بکەن ناتوانێت ڕێزم هەیە کچێک رازی بکە مەسەلەن یا کوڕێک کچێک مەسەلەن کوڕە رازی بکە بە خۆی هۆکارەکەی لەوانەیە هۆکارەکەی جەستەیی بێ و ئەو قەڵەوەی کە تۆوت و کە کاریگەری زۆر ڕاستەخۆی دەرونی هەیە لەسەر ئینسانە بالفعل یعنی تەسەور کە چەند مرۆڤ ڕۆژانە بەهۆی قەڵەوەکەیەوە ئەشکێنرێ بەهۆی زۆر لاوازەکەیەوە ئەشکێنرێ ئەمە بە دڵنیاییەوە کاریگەری دەرونی هەیە و زۆر خراپیش و ئەمە وای لێیەکە بچێ ئەو کەپسولەیە ئەو دەرمانە خراپە بێنێت و بیخوات بڵێ وەڵام لە ماوەی 20 ڕۆژە 30 کیلۆ دابەزیم ئاخر کارەسات ئەمە بەڕێزم کارەساتێکی زۆر گەورەیە تۆ بپرسە لە خۆت لە ماوەی چەند ڕۆژە بووی بەوەنە کیلۆ بە 80 کیلۆ مەسەلەن بە 100 کیلۆ چۆن لە ماوەی 20 ڕۆژە 30 کیلۆ دابەزاند ئەمە گرفتە ئەبێ بەجددی قسەی لەسەر بکرێ یان تۆ لەوەتی هەیت لاوازی چۆن لە پرێکەوە قەڵەو لە مای مانگێکە ئەوترێ 8 بۆ 12 کیلۆ کێشە زیاکەی هەزاریشیان زۆر گەمەخواگەدار هەر فەیسبووکەکەی تۆ 15-20 پەیجەیە بۆ لاواز و بۆ ئەوە ئەرکە بەڕاستی ئەرکە لەسەر مەسەلەن ڕگاندەکان ئەوە تا مەسەلەن ئەم پامی دکتۆرەکە ئەگا ئەم پامی من کە ئەگا بە خەڵک لە ڕێی ڕگاندەکانەوە ئەبە ڕگاندەکان جا لە هەر جۆرە ڕکلامێک جا لە هەر
مەسلحەتی کتابەتی خۆیان ئیش لەسەر بەشێکی ئەم بابەتە بکەن بەدەر لە لایەنی تەندروستی چ کاریگەری و شوێنوارێکی لەسەر کۆمەلگە و خێزانەیە لە ڕۆ کۆمەڵایەتەکە هیچ کاریگەری جێهێڵێ نەموتەوەتانە مەسەن کێشەی لەو دەرونیەوە تێکتەیە دەرونی دروستەکە کێشەی خێزانی دروستەکە کورە کە کچەکەی بۆ خۆت ناناسی تۆ لەوە دوایی کەواتەمە دوجارە گەڕێتەوە هەمووی بۆ ناهۆشیاری ئەگەر ناگەر کەسێک هۆشیارێکی هەبێت لە هەموو بوارەکانە پێی دەوترێت ئەبێت لوتە ئەمەلیاتکەیت و خۆقەڵەوەکەی خۆشەویستی لە ڕۆحاوەیە نەک لە جەستەکەواتە بێ و کوڕەت تێبگات کە بەرامبەرەکەی تەنها بۆ جوانی خۆشی ئەوێت دکتۆر ئیسرا هەر بۆ زیادکردنێ بۆ ئەوە بۆی لە وڵاتانی تر عادەتەن حتا بەسەن کلینیکی داوەزانی کێش و زیادکردنی کێشیش ئەبێ یەکێکی دەروونناسیشی لێبێ چکە بەڕاستی ئەو کەسانە یەکەم بۆ ئەو کەسانی ئیرادیان ئەبێ بەرەبەرە بە نەفسی خۆیان هینیان بۆ زیاد بکرێت و لەگەڵ یا اینجا ئەتوانن بگەنە بەسەریانی وڵاتی ئێمەش تۆ دوکانێک نییە کۆمپانیایان بڕۆی دوای بەرۆکی بگرێگە بتکوژێ هەر بە ئۆنلاینە تەکسیەتە بەردەرگات و 3000 دەیتێ و لەوە چەشتەکەی لێگرێت دکتۆر بۆ منە هەندێک کەسێ ئەڵێ سرکەی سێ و یا زەنجەفیل یا بیبەریتون ئەمانە بەکارێنە ئەمانە کۆمەڵشتی تەبیعین بۆ خۆ زایفکردن ئەمانە هیچ کاریگەرێکی خراپیانە بێت طبعا مەسەن ئەوانەی باسکرد ئێستا سرکەی سێویەکێکە لەو مادە خۆراکیە پڕبەهایانەی کە ئێستا زۆر توێژینەوە ریسێرچی لەسرە نەک تەنها بۆ دابەزانی کێش طبعا با دیسانەوەکو ئەوە بڵینەوە بە تەنیا کێشدا نابەزێنێ بەڵام لەگەڵە ئەبێ شێوازی ژیانەکە بگۆڕی شێوازی خواردنەکەت بگۆڕی لەگەڵ یا یاریدە دەر ئەبێ ئایچکە سرکەی سێ و مەسالان وەکو ئەنتی ئینفلامەیتەری ئیشەکە وەکو دژە هەوکردنی ئیشەکە لە جیسمە بەکتریا سوودبەخشەکان زیاکە مەسەلەن هاوسەنگی شەکر ئەکا لە خوێنە ئەی ئەمانش ناڕاستە خۆ دیسانەوە ئەبنەوەی ئەو کەسە کێشێکی نمونەیان هەبێ ئەی لەبەر ئەوە تۆ بەڵام ئێستا مەسەن تۆ ناتوانانی ئەو کەسە سێژەمە خواردنی دەرەوە داوا ئەکات و خواردنێکی زۆرە خوا بڵێ سرکەی سێ و بخۆ کێشە نمونەیە بێ ینی ئەو شتە ڕاز نییە بەڵام دکتۆرێمە ئەومان بیستووە کە پێمان وتراوە سێژەمە تێرنان بخۆن و لە دوای نان خواردنەکەش کەوتکێک سرکەی سێ و بخۆ من لە کلینیکە ئەوم بینی وە کاک عومەر ببوورە ئەکرێ دکتۆر غەڵەت بکە کە ئێمە دکتۆر جارێ پێش هەموو شتێ هەچووی بۆ لای هەر دکتۆرێکی خۆراک ڕێزم بۆ دکتۆر ئێسرا هەیە هەر شتێکی بە تایبەت لە خواردنەکانە لێ قەدەغە کردی ڕاستی نەکردو بۆ چونکە جسمی ئینسان پێویستی بە هەموو خۆراکانە پێکاتەوە پێڵێ ڕێژەکەی کەم کەرەوە مەسەلەن برنج دوو تەوانەوەی کە ئەم توێتی سێژەم خۆ نەیوتوانی دکتۆرە ببوورە وتی کە خواردنی خۆ بخۆ تێر خۆت بڵین خۆ چەندێک خواردنە خۆی ئەوەندە بخۆ و دواتر کەوتکێک سرکەی سێ بخۆ چوری لە جەستەتا ناهێڵ باشە ئەوە بەڕاستی احترامن بۆ دکتۆرە ئەوە نیە چوری لە جەستەتا نەهێڵە سرکەی سێ و ریسەرچەکان بخوێنەوە ینی من ئێستا من کە خەڵکێن یەت بۆلام ئەڵم تۆ بڕۆ بیخوێنەرەوە لەسەری ینی ئێستا هەموو شتێ هەیە بەڕاستی بەس تاکیدکەرەوە لەو شوێنەیە ئەی خوێنیتەوە کە بۆ باوەڕ پێکراو بێ چکە ئێستا وەکو چۆن بازارە ئۆنلاینەکانیشمانەیە سایت و پیجمان هەیە هەمووی معلوماتی توبی بڵاوە کاتەوە بەڵام موسوق نییە ینی تۆ بزانە تاکید کە لەو شوێنێکی لێ خوێنیتەوە سەرچاوەکەی باوەڕ پێکراو بێ بڕۆ بیخوێنەرەوە لەسەری مەسەلەن ئەو لەوانەیە کاک دکتۆریان دکتۆرە نازانم کێیە ئیسیفادەی بڵین سرکەی سێوەکە لەو حاڵەتەیە ڕاستە تەسیری هەیە لەسەر ڕێخستنی شەکر لە خوێنە مەسەلەن تۆ لەبەرەوەی لە دوای خواردنی ژەمێکی زۆر قورس ڕێژەی شەکر زۆر بەرزە بێتەوە ڕێژەی ئینسۆلین زۆر بەرزە بێتەوە ئەوە لەوانەیە یاریدە دەرێبێ کە تۆزێک هاوسەنگی کاتەوە ڕێژەی شەکرەکە هاوسەنگ کاتەوە بەڵام ئەم معنایەوە نییە چوری لە لەشتان ناهێڵە معنایەوە نییە دادەبەزێنێ لە وەزنات 5 کیلۆ داوەزێنێ سرکەی سێ و بە دڵی خاڵی وە کۆڵەی کە لە کۆمەڵگەی خۆمانە هیوا هەیە ئێوارە بەرمام دوێنێ خۆم دوو پەرداخم خواردەوە بەس ئەبێت طبعا تۆ ئەبێ بزانانی سرکەی سێوەکەت دکتۆر ئەبێ ئەوەندە بخڕێتەوە لە سەرچەهینەکەی مەسەن ئەبێ ڕوون بکرێتەوە کەوچکێکی مەسەن بۆ نمونە دوای نان خواردن باشە بە سوودە بۆ هەر بۆ تەندروستی مرۆڤ یا پێش نان خۆی سرکەی سێ و بە عامەتەن خواردنی بەزوتمان طریقەی کردنەکەی یعنیەوە فەرقەکە طبعا تۆ یەکێکی هی بازار بکڕی نازانی ئەمە چی تێکراوە چۆن کراوانە خۆماڵی تۆ لە ماڵەوە بیکەی لە هەر چ کاتێ بیخۆی بە سوودە بەس عادەتەن پێش ناخواردن بیخۆی بۆ ئەوەی لە دوای ناخواردنەکە ڕێژەی شەکرەکە ڕێککاتەوە سوودی زیاترە بەس ئەگینات تۆ لە هەر کاتێکا بیخۆی سوودەکانی خۆی ئەگەێنێ بەس تۆ بۆیە پێش ناخواردن عادەتەن ئەی خۆی بەڵام لەگەڵ ئاوا ڕوون کرێتەوە بۆ ئەوەی لە دوای خواردن کە ڕێژەی شەکر زۆر بەرزە بێتەوە ئەم نەهێڵە زۆر بەرز بێتەوە ڕێکتری کاتەوە
جا بڵێن سرکەی سێو بنمونە مثلا زەنجەفیل مثلا زەردەچەوە ئەمانە بەڕاستی توێژینەوەیان زۆر لەسرە بەعامەتەن گژوگیاکان زۆر توێژینەوەیان لەسرە و ئیسیفادەیەکی زۆر باشیشان هەیە ینی ئەگەر بۆ نمونە تۆ ئەو هێربانە ئەو گژوگیا وشکانە لە جیاتی خوێ بەکاربێنی لە خواردنەکەیە هەم تامێکی خۆشتری ئەیاتێ و هەم بەهای خۆراکیەکان زیادەکا بۆ ئەو خواردنانە ینی شتێکی زۆر باشە بەس وەکو بڵێ هەندێک جار مەسەڵەن تۆ خەڵکیشمان هەیە مەسەن کە پێ وترێ ئەمە باشە بۆ شەکرا ئەچێ ئیتر واز لە دەرمانەکە یێنێ نابێ بە هیچ جۆرێک ئەی تۆ لەو کاتەیە ئەتوانی وازی لێبێنی کە دکتۆرەکەت پێ دەڵێ کاکە ئەوە تا گەشتیتە ئەو مەرحەلەیە ئەتوانی بە خواردن و شێوازی گۆڕینی خۆراک تۆ شەکرەکە و کۆنتترۆلکە ئیلا لەو حاڵەتەیە مەسەن بەس تۆیەکیە سەیەکی شەکرەکەی لە 400 بەتەمایە بەس بە تەنیا بە خواردن کۆنتترۆلی کایان هین نابێت یعنی لەبەرەوە ئەبێ بۆی هۆشیاری تاک و لەگەڵیا لەژێر ڕێنماییە بێ ئەو شانە زۆر هەندێک کەسیشمانەیە دکتۆرەکە کێشێکی زۆری هەیە و لە شوێنێکە بیستێڵە زەنجەفیل تێکەڵی ئاولیمۆ بکە و نازام تێکەڵی چی بکە بیخۆرە بۆ کێشدا بەزاندن زۆر باشە دەبینی بەبێ ڕێنمایی دکتۆر دەستەکە بە خواردنی ئەم خواردنەوە دوایی مزعفاتی زۆری ئەبێ و کێشە بۆ سەر گەدەی و مەعدەی دروستەکات نازانێت چەند دۆزەکەی چەند بەکاربێنێت چکە ئێمە هەموو خواردنێک باشیش بێت ئێمە ئەبێ لمیتێکمان هەیە نابێ زۆر بەکاربێنێ مەسەن تۆ ئەو کەسە سێژەمە 4 جار 5 جار ئەی خوارد زەنجەفیلەکە بە خستی و بەهین لەوانێ ئازاری ئەنی ڕوشانی سوورێنچک و گەدەی بۆ دروستکە بەڵانە بێوانە هەموو لە چۆڕابەر ڕێزانانی ئێمە مێش زانیاریمان پێیە ئەزانین شتەکان چین بەڵام جسممان نایزانێ کە خواردنە خۆی جسم نازانێم خواردنەوە چی باشە بە یەکسانی دابەشێکە بەسەر جسمە تاکە شتێک زۆر مهمە ئەوەی کە ئەمە بیزانین خواردنەکان چین و چۆن و ڕێژەکەی چەندێکی لە بەکاربێنین بیخۆین شێوازی بەکارێنانەکەی بزانین مەسەلەن بڵۆی وەڵا برنج لە خۆت قەدەغە بکەی یان نان لە زۆر کەسەوە ئەکات ئەو قەدەغەکردنە یان زۆر خواردنی زەنجەفیل لەزانی کە جۆرە خۆراکێکی تیژە زۆر لێ خواردنی خەتەرناکە بۆ مائدەی بەتاڵەوە بیخۆیت ئەوانە لەبەرەوە جسم نایزانێ ئەمانە چین ئەو بەس بەشی خۆی لێ هەڵەمژێرەوە بە چ ڕێگەیەک خەڵک هۆشیارەکەنەوە لەسەر ئەم بابەتان طبعا ئەمەیە کە دکتۆرمان هەیە من طبعا خۆم اختصاصم لەم بوارەیان نییە بەڵام ئەوە نەتا کورسی ڕێکخراوی فیدای فینلاندی بینی بوو لەگەڵ دکتۆرەکانە ئەوانە ئەمە کێشەی خۆم و ماڵەکەم بوو مەسەن کێشەی دایکم بۆ کە بەردەوام مەسەن دایکم قەڵەوە بەردەوام ئەوەنە هاتوچم لەگەڵا کردو کە زانیمە ئەمانە گرفتن کاتێس بینیمە مەسەن هاوڕەکانم هەمویان لەم گرفتیان خەڵک هاتوو ینی پارەیەکی زۆر تەسەور کە لە کڕینی دەرمان و پرۆتینات و نازانم ئەم هەموو جۆرە کرێمە کرێم یان نایلۆنێکی پێەیە ئەڵێمە بۆی خۆ زەعیفکەی لە کاتێکە لە سانەوە و نۆی ئاوە ئەو ئارەکەیەکەی هیچ چوری ناڕات لە ڕێ ئارەکەەوە چوری ناڕات ئەمە لەبەرەوەی نایزانێ کابرات تجارەتەکەی بەسەرەوەکە گیرفانی خۆی لەسەر پڕەکە لەبەرەوە ئەمە هۆشیاریە و خەڵکی دڵسۆزی وەکو دکتۆرە ئیسرامان پێویستەکە ئێمە ئەم هۆشیاریە کە بەقەدر پێویستی خۆمان هۆشیاریمان هەبێکە بەڕاستی هاوڵاتێکی هۆشارمان هەبێ ئەوە تیجارەتمان بەسەرەوە نەکرێت خەڵکی لە وڵاتەکەەوە بهێنێ و ئەو مەسئولیت نازانێ بهێنێ و بۆ خۆی دەستبردن بۆ ئەم بازرگانش هاوچنۆکانش لەوە چێ سەر و گیانی خۆتی لە بۆ نابین کەمان کوژن بوون بە زەرو چی بکرێت لە پێنا و کەمکردنەوەی کاریگەریان لە کۆمەڵگەیە ئێمە وەکو چۆن مەسەلەن ناوەدەکانی خوێندنا پێویستە تەلەبە ژینگە بخوێنێت تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە پێویستە مەسەلەن ئاستی هۆشیاری خوێندکار و قوتابی و هاوڵاتی لەمەڕ خواراک و خواردن و تەندروستی خۆیان یعنی تۆزە بیزانێ من وەکو سەرتا ژوتم یعنی کە ئەچم بۆ لای دکتۆرە ئیسرا حەدی ئەقەل وتی پێم کالۆری چاوم زەق نەکەم بزانم کالۆری یعنی چی بزانم یعنی چی وانە ینی ئەمە شارێ سەرەتایەکانیشمان نیە زۆر لاوازە زۆر بەڵام لەو کاتانەشا دکتۆرەش دەتوانێت هەندێک کەسەیە کە هەر ئەیان بینی ئەزانی کە ئاستی هۆشیاریان زۆر نزمە لەو کاتا ئێوە ئەتوانن کاڕێنمایی ئەوە بن بە خەڵکی کاتیان گەن کالۆری چییە ئەو بەهانە چین کە لە خۆراکان ئەو مەجاالینە ئەبێ بیهێنی لە ماڵی تەندروستیان کورسێکی بۆ بکەیتەوە یان ئەوانەکەین کورسەکەینەوە بۆ دکتۆرە کارەکانتان لەکوێ لە شاری سلێمانی و دەستمان پێکردو لە داهاتوە گەنە شارەکانی کەشەوە ینی بەنیازیەوەن لە هەموو شوێنەکان دوێنێ تەوەرێکی سەرەکی بەرنامەکەم کاریگەری و زیانی خراپی ئەو شەربەتە بەناو فرێش و سروشتیانەیە کە 50-60 کیلۆ شەکر و لیمۆدۆزی و ڕەنگ و ئەو شتە خێزەونانەی تێکرێ هەر لێرە نمونەی شەربەتەکانیشمانە ناو بە پسپۆڕێکی دیاریکرا و مەبەستمەوەیە ئێستا
ئەگەر شتی زۆر تەبیعی باش دەبێت کە زەر سەلام و لێ ناکە خەڵگەر دوای قەرەباڵخیەکە خەڵک تەنها دوایەوە کە ڕەنگی جوانتر بێ شتەکەی تیای مەبەستمەوەیە تۆ کیلۆیە هەنار هەر لە وەرزی پێگەشتنی هەنار لەوەچە بە 1500 نایدەنێت کەچی دەبەیە هەنار لەوەچە 5 کیلۆی بوێت ئەیدەن بە 1000 بە تۆ مەبەستمەوێت چی بکرێ بازار دوای ئەم قەرەباڵخیە نەکەوێ شتە باشەکان با خەڵک باوەڕکە لەوەچە خەڵک ێوارانێتەوە علاگەیە سەوزەی بەدەستوێنێ بەس لقمە قازی پێیە بامی پێ نازام شەربەتی پێ کورە ئەو شتە قێزەونانە بەڕاستی یەکەم ئەرێک ڕاگەاندنەکان دووهەم خەڵکانی شارەزا مەسەلەن دکتۆرەکان تەنها ئیشانەوە بێ لە کلینیکەکە و لە یادەکەی خۆیانە دانیشن وەکو کاسپێک سەیری کارەکان بکەن ئەمە بەهای هەیە ئەمە ئەخلاقیاتە ئەمە مامەڵەکردنە لەگەڵ جسم و ڕۆح ئینسانە کە تۆ دەرمانێکی بە هاوڵاتیەک بەڕاستی مزە ئەگەر ئەزانی مەسەلەن چ تەئسیراتێکی خراپی هەیە ئەبێ زۆر هۆشیارانە و زۆر ئەبێت دکتۆرێکی بە ئەخلاق بی بە ئەخلاق و مامەڵ لەگەڵ خوشک و دایکی خۆت و هاوڵاتێکی خۆتا بکەیت پێویستە من چەندێک ئەزانم درێغی نەکەم لە گاردنی پەیامەکەمە هاوڕێکەم کە نزیکمە پەیامەکەمی پێ بگەینم بڵێم ئەمە هەڵەیە تۆ زۆر زۆر و پێچۆ تا قەڵەو بوویت و زۆریش دەبێت بۆی زەعیف بی نابێ بە خێرایی خۆت پەدەت بێت لە خۆلاوازکردنا بەڵێ یا خۆ قەڵەوکردنا ئەمانە قسەیە بیکەی بۆ خەڵک ینی هۆشیاری بیگەنی بە خەڵک دکتۆر ئەو دەرمان و هەبوو دەرزیە کیمیایانەی کە خەڵک بۆ خۆ قەڵەوکردنیا بۆ خۆلاوازکردن بەکارێنێت پرسیارەکەم دووتەوەرە و وەڵامی هەردووکشین بەرەوە زیان و کاریگەری شوێنەوار خراپەکانی لەسەر جەستە و دەرونی مرۆڤ چییە و لە ئەگەری وازهێنان لەم جۆرە دەرمانە کابرا کە بە ئەمانجی خۆیەگە داژنێنە یا شووەکایان بۆنێتە تااقەت لێ نامێنێ کاریگەری خراپەکانی دوای وازهێنانی چین لەسەر جەستەی مرۆڤ زۆر جار هەر لە کاتی بەکایانە دەموچای مۆر هەڵەگەڕێ نوعەکانی چوزام لە پێستی ئاسایی ناچێت لە گۆشتی ئاسایی ناچێت و لە ئەگەری وازانیان نیشا نازانم یانی بەرەو چ قۆناغێڕاتەوە لەوە نەچێتەوە بۆ بارە ئاسایەکەی پێشووتر طبعا تاو کارە خۆراکیەکان بەپی ئەو مادەی تایەتی زەرەر و ماکەکانیشی ینی ئەگۆڕێت طبعا بۆیە وتمان بە هیچ جۆرێک ئەوە نابێت کەسان ینی لە خۆیانەوە بەکاری بێنن بە هیچ جۆرێک و تا بتوانن بەکاریشی نێنن باشترە و لەگەڵیشە وەکووتمان ینی زۆر کێشە دروستەکە ینی تۆ نازانی ئەو مادەیە یەک کێشەی ترمان هەیە بەڕاستی لە کوردستانە هەندێک جار مەسەرەن تۆ تاوکەرێکی خۆراکی و بۆیە مادەکانی زۆر باشن بەس لەوانەیە مادەی تیاابێ نەدووسرابێ لە لی بڵەکەیە ئەنی ئەمەش کێشەیەکی ترە ئەیلانێ ئەوە سەر لێ تێکگانی دکتۆرەکەش بێ نەکەر نەخۆشەکان وانە تۆ لەبەر ئەوەی بۆچی ینی ئەوە لە وڵاتانی ترا کەمتر ڕوئایە بەسەن وڵاتانی تر کوالیتی کۆنتترۆلیان زۆر بەقوتە مەسەرەن فەحسی ئەەکەن ئەبێ ئەو مادانەی کە نووسراوە لەسەر لی بڵەکە بۆی خەڵک فێر بێ ئەبێ لیبل بخوێنێت ینی حتا لە خواردنە مثلا لە خواردنی قوتوکرا ئۆشتانە ئەبێ خەڵک فێر بێ ئەو چارگۆشەی کە نووسراوە بەهای خۆراکی و شەکەیان ئەبێ بەڵام ئێمە یەک کێشەمان هەیە ینی لەوانەیە ئەو لی بڵە ڕاز نەبێ ینی کێ لە ساسە گەرنتی مەسەن خەڵکێ بمنەڵێ مەسە ئەو پەنیرە چۆنیە بیخۆم ئەوانە ئەڵم بە پێی لێبڵەکەی بێ باشە بەس من ناتوانم گرنتی بم ئەو لێبڵە ڕاستەیاننا وانە لەبەرەوە ئەوە ئیشی حکوومەتە بەڕاستی ئەبێ لێپرسینەوەیەکی زۆر زۆر باش بکە کە زانیاری سەر لێبڵەکانی خواردنەکان ئەبێ ڕێک نەسەن ئەوە بێکە لە خواردنەکە هەیە ئەمە یەک هەم لە تاوکاری خۆراکیشە مادەکان لیستکراون نووسراون هیچ مادەیەکی خراپی تیانە و هەندێک مادەشی تیا ڕیسێرچی لەسەر توێژینەوەی لەسەرە کە ئەمە ڕەنگە بەهۆی وتمان ئەوانی کە یاخود ئیشتیها بگرێ یاخود مێتابۆلیزمی جسم سەریعکە ئەوە شتانە ینی ئەتوانێ بەڵام بەتەنیانە وەکووتمان ئەبێ گۆڕینی شێوازی ژیانی لەگەڵا بێت بە تەکید ئەبێ ئەوەی لەگەڵا بێ ڕەنگە ینی هین بێ بەڵام سێرەکی لەوانێ مادەیەکی تیا بێ مەسەن لەو خەسەن لەو ئەو تاوکەرە خۆراکیانەی کە بۆ قەڵەوبوون ئەچێت زۆربیان بە نهێنی و لەسەر لێبڵەکەنی مادەی ستیرۆیدی تایە کە ئەمە ئەو کەسە بەکاری بێنی لەوانەیە گلاندەکانی سەر گورچیلەی بوەستێنێ بەڵام زۆربەی دکتۆرەکە دەرمان بەکارێنە ئەسڵان ئەو لێبڵە ناخوێنێتەوە تەنها دکتۆر چی پێ و چۆن بیخۆژەمەکانی بەلاوە زۆر غەڵەتە ئەو شتە لەبەرەوەی وەکووتمان یعنی ئەو مشکلەی زۆر زۆری بەدواوەیە و لەگەڵیش عەفو سوئالی دووەمە دوای وازهێنانی دوای وازهێنان بەتەکید ئەو کەسەی کە بەتەنیا پەنای بردبێتە بەر ئەو تاوکارە خۆراکیان بەتەکید دوو ئەوە نەزیاکاتەوە بۆ
لەبەرەوەی ئەو کەسە شێوازی ژیانی نەگۆڕیوە بە هیچ شێوەیە چه نیشانەکانی پیری و چرجبوونی پێستیشی لێ بکەوێت سەریکە لەبەر ئەوەی تۆ سێکە وتمان ئەگەر کێشەی ئەگەر ئەو کەسە بە سەلامەتیش لی دەرچوو مەسەن ئەگەر ئەو تاوکەری خۆراکێش سەلامەت بوو خواردبووی وەزنیشی پێی داوەزان باشە ئەو کەسە چی لێت لەبەری شێوازی ژیانی نەگۆڕیوە شێوازی خواردنی نەگۆڕیوە دوای ئەوە دەسەکاتەوە بە پێشتر وەکو چۆن پێشتر خواردنی خواردەوە واهی خواتەوە لەبەرەوە سەیەکەی بەرەبەرەکیشی زیاکاتەوە دووەم هەر نەفسیان ڕانە هاتۆ لەسەرەوەی شێوازی ژیانی تەندروست بێ لەبەرەوە ئەچێتە سەر نەمەتە کۆنەکە بۆیە مهمترین شت لەو کەسانی یانەی کێشیان دابەزێن جارێ مێشکە ئەبێ بە مێشک قەرار با کە تۆ من ئەمێ ئیتر تەواو لایفستایلێکی تەندروست وەرەگرم و ئەمێ کێشم دابەزێن و بەردەوامم لەسەر ئەوە دکتۆرە هەندێک کەسی ژەیە کە ئەو دەرمانانە بەکارهێنێ و بڵێن قەڵەوە بێت یان بە پێچەوانەوە کە کێشی دائەبەزێت دوایە واز لە دەرمانەکە هێنێت بەڵام دووبارەکە کێشی دابەزیەوە یان کێشی زیادی کرد بەبێ ئەوەی پرسیار لە دکتۆر بکاتەوە یان سەردانی پزیشک بکاتەوە ئەچێت دووبارە ئەو دەرمانە لەسەری ئەکرێتەوە بەکاری زۆر غەڵەتە زۆر غەڵەتە چکە مەسەن ئەجارێ دووبارەکردنەوەی دەرمان کە دکتۆریش بۆ بنووسێ مەسەرەن ئێستا بۆ نمونە یەکەیە بۆ لای من عیلاجێکی بۆ ئەنووسم من لە مێشکمایە ئەو عیلاجە بۆ نمونە تا 20 ڕۆژ بۆی بەکاربێنم تا 30 ڕۆژ بۆی بەکاربێنم سێکەم و کەسە بەبێ پرسی من ئەچێ ئەیکرێتەوە چکە مەسا عیلاجمان هەیە FDA ئەپروڤیشەوە بۆ مودەیەکی کەم خایەن بۆ نمونە 3 مانگ 12 هەفتە شتێکیوە بەکارێت بۆ ئەو کەسانی کێشیانیانەیە دابەزێنوانە مەسەرەن بەستو سێکی و کەسە ئەچێ ئەیکرێتەوە لە خۆی یعنی ئەگەر زیانی لێکە ئەو لەسەر مەسئولیەتی خۆیەتی چکە تۆ نەهاتیتە تۆ پرسکەیتەوە بە دکتۆرەکە و ئایا بەکاری بێنمەوەیانە دکتۆرە خەوتا چەند تەسیری کاریگەری زۆر هەندێک کەس هەیە باز لەوە دەکات کە ئەگەر لە دوای بەیانیەوە بخەوی تا کاتێکی درەنگ دەبێتە هۆی زیادبوونی کێژەمە ئایا لە کەسێکەوە بۆ کەسێکی ئەگۆڕێت بە پێی توێژینەوەکان خەو زۆر تەسیرێنێک هەر لەسەر قەڵەوی لەسەر ڕێخستنی هۆرمۆنەکانی لەش لەسەر بێتاقەتی و کە ئابا ئەنی ئەمانە خەوێکی باش لە شەوە مەسەن من خەڵکەیە ئەڵێ باش من شەو ناخەوم درە نەخەوم سعات 4 خەوم بەس لە ڕۆژە 5 سعات دەخەوم نەخێر خەوی شەو ناگاتەوە بە خەوی ڕۆژ ئەنی خەوی شەو ئەبێ 7 بۆ 9 سعات بەلایانی کەمەوە لە کاتەکەشی زوو بێت لەبەرەوەی هۆرمۆناتمان هەیە لە شەوا دەرەیرێ ئەنی ئەبێ باڵانسی هۆرمۆنەکان ئەبێ و لەگەڵیشیا بۆ مەسەلەی وەزنەکە توێژینەوە هەیە لەسەری کە هۆرمۆنی برسێتی لەو کەسانەیە زۆر زیاد ئەبێ کە شەو دران ئەخەون بۆ یعنی ئەم شتانە هەموو لە پێی توێژینەوەکان دکتۆر کاتی بەرنامەکەمان بەرەوتەوابوو نەچێ پێم خۆشە کۆتا قسەی یا پەیامی کاک عومەر وەرگرم وەڵا لەسەر لەی بڵی سەر هەموو کاڵاکە نەکرد خواردن ئەوە یەکێکە لە شتە زۆر بارزەکان ئێمە تاقیگەمان نییە کاتێک بە پێی لەی بڵەکە شتەکان بناسن خواردنەکان بناسن بەڵام چاپخانەمان زۆرە لەی بڵی جوانی پێ دروستکەین ئەمە گرفتێکی ترە بەڵام خۆ بەرەمەکانی خۆمان نین ینی ئەماگەر تاقیگەمان هەبێ ئەی گەڕێنەوە بۆ ئەو شوێنەی کەەوەمان هاتوو کە نیمانە کابراژێنەی کە بە وڵاتەیە دوو هەم هێرکە دەبینی ئەمڕۆ ئەی خۆی تاریخی دەرچوونەکەی سبێنی لە ماڵ خۆماتوان دروستیکەمەوە هیچ نییە زۆر ئاسان مەبەستمیان چاپخانەکانمان زۆرن بۆ ئیشە بکەن جیا لەوەش ئێمە خەڵکی زۆرە ناسین کە ڕوبەڕووی گرفتی زۆر گەورە بوون مەسەلەن گرفتی نەزۆکی لە ئەنجامی بەکارهێنانی کۆمەڵی هۆرمۆن و وانێکە لە قاعەکان بە تایبەتیوانی کە لە قاعەن و یاری وەرزشی ئاسنەکەن یاری ئاسنەکەن بەرکەوتنیان لەگەڵم جۆرە خواردنانەیە زۆرە و گرفتی گەوریان بۆ دروستکردوون هیوادارم پەیامەکانمان بکە هیوادارم بە هاوکاری دوکتۆرەکان بە هاوکاری پرۆبەرایەتی تەندروستی بە هاوکاری خەڵکی دڵسۆز بتوانین ئەم هۆشیارە بە جدی بگەینین ناو خەڵک هاوڵاتێکی تە دروستمان هەبێ با تیجارەکان خوان ئیشی خوان بکەن بەڵام ئێمە کڕیاری شتەکانیان نەبێت بەس ئەو لێبڵانە زیاتر بە زمانی ئینگلیزیان عەربی بە زمانەکانی تر ئەنووسرێ بۆیە تاکیە مە نایخوێنێتەوە لی تێناگات هۆشیارەکە مەسەڵەن ئەمە لوبی مەوزوعەکە هۆشیاریەکەیە کە ئێمە ئیشی لەسەرکەین و بە هاوکاری وەکوتن چەند دکتۆرێک سوپاس هەوڵەوەتان نەیەوە کە بە زمانی کوردی بنووسرێن و بۆی باشتر تاکیە مە لی ئەبێت تەکیدکەینەوەی لی بڵەکان ڕاستنیان ئینجا ئەو کاتە تەرجمەی بە کوردی دکتۆری ئیسرا کۆتا قسەت زۆر بە کوردی بەڕاستی دەستی کاک عومەر و ئەوان خۆشبیانی ئەو ستێپێک ئەوان نایانە ئەوە باشترین شتە چکە بەڕاستی هەموو شتێک چاگەکرێت لە هۆشیاری تاکەکانی کۆمەڵگەوە ینی بەس ئەوە باشترین هەلە هەریەک لە بەڕێزان دکتۆری ئیسرا شام محەممەد پسپۆڕی تەندروستی خۆراک و عومەر ساڵح بەڕێوەبەری پرۆژەی ماڵی تەندروستی سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئازیزان و خۆشەویستانم بەرگەی ڤیدیۆکانیەوە بەرگەیەکی ڕۆژانەی بەرنامەی پەیامی ڕۆژەکە لە ڕێی ژمارە مۆبایلی 1950 ئێوەی بەڕێز و عازیز خۆشەویستیش دەتوانن ئەو دیمەن و وێنە و ڤیدیۆیانەی کە ڕۆژانە بە چاوی مۆبایلەکەتان دەبین بۆمان بگوازنەوە کە تەلەگرام و ڤایبەری لەسرە
تا ئێمەش لە شاشەی بەرنامەی پەیامی ڕۆژەوە پێشکەشیەوەی عەزیز خۆشەویستین بەڕێز گەنجێکی خۆشەویست بە ناوی کاک دڵشاد جەمال دیمەنی جوڵەی ناوبازاڕی شاری هەڵەبجەی شەهیدی بۆ گواستوینەتەوە پێکەوە بینەری دەبین. ئەنجومەنی خۆشکانی ئیسلامی سەی سادق پرۆژەیەکی کۆکردنەوەی خێر و هاوکاریان بۆ بەشێ لە هەژارانی دەڤەرەکە ساز کردووە. هاوکارمان سۆیب محەممەد ڤیتیەکی لەو بارەیەوە بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. هەمیشە بە ناوی خۆی گەورە و میهرەبان ئێمە لە ئەنجومەنی سێ سادقی خوشکانی کۆمەڵی ئیسلامی وەک پیشەی هەمیشەی خۆمان و پیشەی ساڵانەمان هەستاین بە کۆکردنەوەی کۆمەک و خواردن بۆ هەندێک لە ماڵە فەقیرەکانی سنووری ئەنجومەنی خۆمان. ئەمە بۆ سێهەم ساڵە لە ئەنجومەنی سێ سادقی خوشکان ئەم پرۆژەیە ڕائەگەیەنین لە ڕێگەی خێرخوازانەوە لە ڕێگەی ئوسرەکانمانەوە. ئێمە بە کەسی وەهەوە پێمان وتووە ئەگەر لە ڕێگەی دەبەیەک ڕۆنەوە بێ لە ڕێگەی کیسەیەک برنجەوە بێ لە ڕێگەی کیسەیەک فاسۆلیاوە بێ لە ڕێگەی قوتوویەک ئاوە تەماتەوە بێ بەشدار بێ لە پرۆژەکەمانە. لەبەرەوە ئێمە لەیرە محتاج یەک قوتووە تەماتین هەندێک جار خەڵک ئەگەر دەبەیەک زەید ڕەنگە بەکەم بزانێ بەخشینی بەڵام ئێمە لەیرە لەگەڵ کۆمەڵێک شتی ترا کۆیان ئەەکەینەوە دەیدێنە دەستی ماڵێکی هەژار دڵی ماڵێکی هەژاری پێخۆشەکەین. ئێمە ئەخوازین ئینشاء الله خێرخوازان هاوکارمان من بۆ ئەوەی لە ساڵی ئایندەدا پرۆژەکەمان بەرفراوان و گەورەتر بکەین و لە پرۆژەکە ئێمە لە زیاتر لە 160 ماڵ بە سوودمەند بوون لەم پرۆژەی ئێمە ئینشاء الله خوای گەورە تەمەن بدا ئینشاء الله بە پشتیوانی خوای گەورە و پاشان خێرخوازان هەوڵ ئەین ساڵی ئایندە پرۆژەکەمان گەورەتر و بەرفراوانتر بکەین لەبەرەوەی خەڵکێکی زیاتر سوودمەند بێلەی و ئینشاء الله ئێمە هەوڵی پشتیوان بەخوای گەورە هەوڵی بەردەوامی ئەین بە پشتیوانی خێرخوازان. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پەیامنێرمان هۆشیار محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر چۆنیەتی گرتنی تۆوی توور لە شارە زوور فەرمونون با پێکەوە بینەری بین. خۆشەویستان وا دیارە کێشەیەگەیە دەچینە لای بڕگەی کابانی ماڵ خات و فەزیلە جەمال پێشکەشتانی دەکات.
خی بەخشندەوە میهرەبان سڵاو بە ڕێزان خۆشەویستان من فەزی لە جەمالم شارەزا لە بواری خواردن و چێش لێنام پێ خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ بەرنامی کابەنادێمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دیارە بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری سەرەکی کۆمپانیای دۆلفینسیا کە خاوەنی چەندین بەرهەمی وەکو برنجی دەنێقڕ و دەنگبێژ و هەروەها زەیت و ڕۆن و چەند بەرهەمێکی دیکەیە بابەتی ئەمڕۆی من شیرینی ئەبێت شکلاتێکتان بۆ ئامادە ئەەکەم کە بە قاوەی تاڵەوە ئەخرێت بە چرە بە نقڵی ڕەنگا و ڕنگ و میوەکان ئەیڕازێنمەوە هەروە شیرینیەکی ئەفغانی ئامادەکەن کە قەتلمەی ئەفغانی پێ ئەوترێ ئەم شیرینە و بورمەی وشک وایە کەم شەکرا بەڵام بە چای شیرینەوە ئەخرێم سەرەتا هەویری قەتلمەکە ئەشێلین بۆی هەڵبێت ئاویش هەڵبێت ئێمە شکلاتەکە لەولاوە ئامادە ئەەکەین لە دروستکردنی ئەم شیرینیە من پێویستیم بە 5 بۆ 7 کوب ئارد ئەبێ بۆ ئەڵم 5 بۆ 7 کوب ئارد بە پێی جۆری ئاردەکە ئەگۆڕێت جاری وایە هەویرەکە شل دەرێتێ بەنجبووری ئاردی زیاتری بۆ زیاکەی یعنی توندی هەویرەکە دەورە بینێت من 5 کوب بەکارێنم 5 کوب ئاردم دانا هەروەها 4 کەوچکی چێشت شەکرم پێویستەوێت 2 کەوچکی چێشت لە خەمیرە بەکارێنم خۆمرە کەوچکیەکی چا خوێ بەکارێنم ئەم بە کەرەستە وشکانە من بە ئەجانەکە تێکەڵەکەم تا ئەم کەرەستانە تێکەڵ ئەبێت پێویستیمان بە چەند شتێکی کە ئەبێوەکو 2 هێلکە زیاترنا تەنها 2 هێلکە بەکارێنم لەگەڵ 4 کەوچکی چێشت لە زەیت ئەمانە لە ناو دەفرێکە تێکەڵ بکەم 2 هێلکە 4 کەوچکی چێشت زەیت یەک کەوچکی چا گوڵاو ئەگەر گوڵاوەکەی ڕوون بوو تۆ کەوچکێکی چێشت بەکاربێنە 400 میلی لیتر بەکارێنوێت ئەم کوپەی من 250 میلی لیتریە من تا 200کەی پێوانە ئەەکەم ئێستا کەرەستەکانم بە تەواوی تێکەڵ بوون ئەی کوژێنمەوە گیراوەکەی بۆ زیادەکەم ئەمەی کە گرتو بوومانەوە هەموو یەکەمە ناو ئەجانەکەوە ئێستا بە وردە وردە ئەجانەکە ئەیشێرێ لەسەر دەرەجەیەکی کەم تا هەموو ئارد و گیراوکە تێکەڵە بێ هەویرێکمان بۆ دروستە بێت پەلەی لێ ناکەین بۆی وردە وردە تێکەڵی بێت شلانی هەویرەکە ئەوەنە بەساوی کە بێ بەدەست بیشێلین هەویرەکە تونکەینەوە بەم شێوە هەویرێکی مەتاتی و جوانمان بۆ دووسێ خۆت ئەتوانی بە لەپی دەستی بەجار بە هەنێ بە 5 بە 2 پەنجەکەم بە 4 پەنجەکەی کە 8 پەنجەکەی کە ئەهێنمەوە من هەویرەکەم جوان شێلا تەواو بوو ئیشی من ئێستام هەویرە من دائەنێم ئەیکەمە ناو دەفرێکەوە دەفرێکی چەورکراو ماوەی تقریبا 10 دقیقە یاخود چارەکێک تاکەمێ هەویرەکەمان هەڵیەت خۆی ئەگرێت بەشی سەرەوە و لەحکانی هەمووی چەورەکەم وەی بە دەفرەکەەوە نەنووسێت بە نایلۆنێکی فاڵکۆن سەرەکەیدا ئەپۆشم تا ئێمە هەویرەکەمان هەڵیەت ئیشی شکۆلاتەکەمانەکەین ئێستا من میوەکان قاژەکەم لەگەڵ ئەم نقڵ و نەباتەیە ئەمە خۆی وردکراوە پێویستی بە وردکردن ناکە بەس ئەمانە لە هەموو ڕەنگێکی ورد ئەەکەم بۆ سەر شیرینیەکە بۆ شێوەیە زۆر جوانیە داینێت هەر جۆرە نقڵ و نەباتێک بەکارێنی ئارەزوی خۆتە ئەتوانی چەرەساتی بۆ بەکاربێنی ئەتوانێک لە بەردەستا بوو ئیشی پێکرێ لەم شیرینیەکە من ئێستا وردم کرد دوای ئەوی کەشێ بۆ ئامادەکەن ئێستا شلێکەکەی بۆ ئامادەکەین شێوازی لەتکردنی شلیک و کێوی بە ئارەزوی خۆت ئەبێت من حەزەکەم بە شێوازی بازنەیی حەزەکەم بە پێی سروشتی خۆی شلیک قاژەکەی با تەنک بێت بۆی لە ناو شکلاتەکەی ئاونەیەتەوە شکلاتەکەمەوە
پێویستیمان بە کێوی ئەبێ هەوڵەیەن کێوی بچووک بە شلیکەکە هەمووی یەقیاز دەرچێت گەورە و بچووک نەبێت جوانتر ئەتوانین بە شێوازی ورد بیجنی ئەتوانی بە درێژی وەکو فنگر بیجنی ئەمانە پێی دەرکەوێت کە شتێک زیاتر بە شێوازی بازنەیی بەلای منەوە جوانە کێویش بە هەمان شێوە ئابم جۆرە کێویەکانیش بە تەنکی و بە ناسکی قاژەکەین هەویری تقریبان نانی بازار وایە کولێرەی بازار و تا ئەم هەویرە بەتوانی بۆ ئیشی پاقوانی لە یەک جیا بوونەوە هەمووی سوور بوویەوە ئەبم شێوازە ئەتوانی بەلایشا سووری کەیتەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێواتمە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆی بەرنامەی کابان کە دروستکردنی شکلاتە بوو بە میوەی شلیک و کێوی و چەند جۆرە نقونەباتێکی ڕەنگاوڕەنگ بوو مناڵەکانمان هەروە شیرینی قەتلمە بوو ئەم شیرینیە شیرینیەکی وشکە کەم شیرینە و بە چای شیرینەوە ئەخورێت لەگەڵ چایەکی دۆلفینسیشمان ئامادە کرد هیوادارم بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی منتان بەدڵ بوو بێت تا بابەتێکی کە و ئەڵلقەیەکی کە لە بەرنامەی کابانە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ وڵە بینەرانی عزیز پرۆگرامی پەیامی ڕۆژ بە کۆتا گەیشت تا سبێنێ پێتان شادەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێریت خواتان لەگەڵ خواتان لەگەڵ